بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. سواز بەخوا لە دووهەم ڕۆژی جەژنی پیرۆزی مانگی ڕەمەزانە لە خزمەتان ئاگەینەوە لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە. دووبارە و سێبارە جەژنتان پیرۆز بێ و تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبول بێ. ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارانم لە پەیامی ڕۆژەوە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردین بۆ هیوایی لەگەڵمان بنووە بە دڵیەوەی عازیز بێت. بینەرانی عزیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. لە هەر شوێنێک هەن جەژنتان پیرۆز بێت و هەر لە خۆشی و جەژنا بن ئینشاڵڵا دوور بن لە هەر بەڵاو موسیبەت و دەرد و ناخۆشیەک. ئەم ڕۆژ لە خزمەتتانین لەگەڵ هاوکارم کاکشوان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی پەیامی ڕۆژ کە چەند بڕگەیەکی تایبەتمان بۆ ئامادەکردوون و هەروەها چاوەڕێی پەیوەندیە تەلەفۆنەکانی ئێوە دەکەین بۆی کە پرسیارتان ڕاستە بکەین و لە کۆتاییدا سێ لە ئێوە واتە خەڵاتی تایبەت ببنەوە. یەکێ لەو بابەتە تایبەتانەی کەم ڕۆ بۆ ئامادەکردوون دیارە قسەکردن لەسەرەوەی کە هێشتا دەرفەتی ئاوشتەوایی لە ڕۆژانی جەژن داماوە لە ماوەی ئەم سێ ڕۆژە داوانەی کە تا ئێستا بڕیاری ئاشتەواییان نەداوە چی بکەن و ئاینی پیرۆزی ئیسلام چیمان پێ دەڵێت، چۆن ڕق و کینە لە دڵمان کۆتایی پێ بهێن و دەستی ئاشتەوایی درێژکەین بۆ بەرامبەرەکانمان. وەروەها بابەتێکی دیکە کە بۆمان ئامادەکردن پەیامی ڕۆژ ئەمڕۆ هاوکارمان دانیار دەچێتە ماڵی خاوەن پێداویستیەکی تایبەت بابزانین جەژن لە ماڵی ئەوانە چۆنە. وهروەها خەم خاوەن پێداویستە تایبەتە خۆی شاعیرە، هەندێک شیعرمان پێشکەش دەکات و نووسینی تایبەتی هەیە. بابەتێکی دیکەی سەرەکی کە بۆمان ئامادەکردوون میوانداری هونەرمەند هۆشمان محەممەدە کە ئەم ڕۆژ بە گۆرانی و ئاوازەکانی پەیامی ڕۆژمان بۆ دەڕازێنێتەوە و دووبارەی دەکەمەوە چاوەڕێ پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە دەبین کە هەندێک پرسیارمان بۆ ئامادەکردن بۆی کە ئێمە ڕاستەتان بکەین و ئێوەش وەڵامی ڕاست بەدەست بهێنن. ئەمە بڕگە بابەتەکانی ئەم ڕۆیشوان بەڵێ دەچینە لای نازانم میوانەکەمان باشە. بڕگەی یادەوەریمان بێگومان با بڵین بەروارەکان گۆڕانکاریان بەسەردا دەگەشیە ئەمڕۆ دەتوێت بڵێ بزانین لە ڕۆژی جەژنە چیت گوزەرا. دووەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە بەڵام بزانین لەم یادەوەریەیە یاخود لەم بەروارەیە ئەو یادەوەریە گرنگانە چین بینەریان دەبین. پێنجی ساڵی 1925 ڕەزاخان وەزیری جەنگی ئێران و پاشتر سەرۆک وەزیرانی ئێران لە ڕێی کودەتایەکەوە بووە شای ئێران و جڵەوی حوکمی گرتە دەست و بۆ یەکەم پاشای بنەماڵی پەهلەویەکان و دەسەڵات و ئابووری وڵاتی بۆ بەرژەوەندی خۆی و بنەماڵەکەی قۆرخ کرد و سیستەمی دەسەڵاتی لە ئێراندا کردە پشتاوپشت. بەڵام ئەم بنەماڵەیە زۆر لە حوکم نەمانەوە و بەهۆی گەندەڵبوونی سیاست و ئابووری وڵات و نەبوونی هەلی کار و زیادبوونی ڕێژەی هەژاری و بێکاری لە وڵاتەدا ساڵی 1970 شۆڕشی ئیسلامی ئێران کۆتایی بە دەسەڵاتی ئەو بنەماڵەیە هێنا و حەمەڕەزاشای کوڕ ئێرانی بەرەو پەنەمە و ئەمریکا بەجێهێشت و پاشتریش لە وڵاتی میسر مایەوە تا کۆچی دوایی کرد. پێنجی ساڵی 1926 دەرچوون و چاپکردنی یەکەم ژماری گۆڤاری زاری کرمانجی لە شاری ڕەواندۆز لەلایەن حسێن حوزنی موکریانیەوە و بەو چاپخانەی کە بەپارەی خۆی لە ئەڵمانیەوە هێنابوویە شاری حەلەب و لەوێشەوە بەرەو ڕەواندۆز هێنابووی بۆ بژانەوەی بزافی ڕۆشنگەری و ڕۆژنامەگەری کوردی بە هاوکاری گی و موکریانی برای و سعید ناکام. دوای جەنگی جیهانی یەکەم و هەڵوەشاندنەوەی دەوڵەتی عوسمانی کۆمەڵێک دەوڵەت دروست بوون و لە باشووری کوردستان دوو چاپخانە هاتنە دامەزراندن لە شاری ڕەواندز و لە شاری سلێمانی و دواکەوتوی باری ڕۆشنبیری و هۆشیاری تاکەکانی کورد لە کوردستان هۆکار بوون بۆ ئەوەی برەو بە ڕۆژنامە و گۆڤار و کتێبی کوردی بدرێت. حسێن حوزنی موکریانی ساڵی 1950 چاپخانەیەک بەپارەی خۆی دەکڕێت. بە چاپخانەکەشی نزیکی 40 تا 50 کتێبی گرنگی چاپ کردووە و سەرپەرشتی چەندان گۆڤاری کوردی کردووە لە ڕەواندز و هەولێر و بەغدا. 25 ساڵی 1926 کۆتایی هێنان بە جەنگی ڕیف لە نێوان هێزە شۆڕژگەڕەکانی وڵاتی مەغریب دژی داگیرکەرە فەڕەنسیەکان. مەغریبیەکان ماوەیەکی زۆر بربەرەکانی فەڕەنسیە داگیرکەرەکانیان داکردەوە بە پێشڕەواتی سەرکردە و خەباتکاری گەورە عەبدولکەریم خەتابی و ئاڵای جیهادیان دژی فەڕەنسا بەرز کردبووە و فەڕەنساش چاوی تەماحی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتی مەغریب و بە هۆی دەوڵەمەندی ئەو وڵاتە لە کانزە و ژێرخانی ئابووریەوە دوای تەواوبوونی جەنگی ڕیفیش عەبدولکەریم خەتابی بە ناچاری خۆیدا بەدەستەوە و ئەوانیش بە دەست بەسەری گواستیانەوە بۆ یەکێک لە دوورگەکانی دەرەوەی وڵات.
بەڵایزان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە چینە شاری ڕانێ لای مامۆستا ئاکۆ خێدر دەمانەوێت لەگەڵ لەم دەرفەتەکە هەیە وەنیە جلال ئەمڕۆ کە دووهەم ڕۆژی جەژنەوە هێشتا دەرفەتێک هەیە ئاشتەوایەتی کۆمەڵایەتی واتە لەناو کۆمەلگای کوردی و لەناو با بڵێن کەلتوری خۆمانە باو بۆ ڕۆژانی جەژن جژنی قوربان و جژنی ڕەمەزان ئەوانەی کەوا دوو دراوسێ دوو برا دوو هاوڕێ دوو ناسیاوکەوە تۆزێک لەگەڵ یەکە نێوانیان تێگەچێ جەژن بە فرسە دەزانن بچنە لایە گەورەی بنوێن وەروە ئاشتەوایەکی کۆمەڵایەتی یان ڕقوخینە لە دڵیانە نەمێنێ جا بۆ مەبەستا ئەگەر میوانەکەمان پێم وا بێ گوێی لێمانە مامۆستا ئاکۆ خدر مامۆستا جەژنت پیرۆز بێ و سڵاوت لێ بێ و ئەگەر گوێت لێمانە جەلال نازانم مامۆستا گوێ لێمانە زۆر باشە لەگەڵ مامۆستا دەمانەوێت قسە لەسەر ئەو دەرفەتە بکەین کەوا لە جەژنەکانە دێتە پێشەوە بۆ موسڵمانان کەوا توانن دەرفەتەکە بقۆزنەوە دوو هاوڕێ دوو ناسیا و دوو دراوسێکەوە گرژی ئەکەوتۆتە نێوانیانەوە گرفتێکی بچکۆلانە یا خۆت دڵ عاجزێک لە نێوانیانە چۆن ئەمما بە دەرفەت بزانن ئاشتەوایەکی کۆمەڵایەتی ئاشتەوایەکی خێزانی ئاشتەوایەکی برایانە وەروەها دروستکەن بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئاکۆ خدرمان کردووە لە ڕانی و مامۆستا سڵاوی خوات لێ بێ و جەژنت پیرۆز بێ ئەوم کاتەشت باش دیارە مامۆستا جلال سەوزمان نەگاتە مامۆستا کێشە نابێت بەس زانی جەلا دەرفەتێکی زۆر باشە جەژنان زۆر جار هەموو مرۆڤێک تۆزێک جۆرێک لە جۆرەکان شەرمێکی هەیە لە کاتێکا دوو هاوڕێیە خود دوو کەس پێکەوە دڵیان ڕاحەتیزە بێت پێی شەرمە یا خود نەفسێتی ڕێگە نادا بچی بۆ لێ وەڵام کە جەژنێت دەرفەتێکە وەکو ئەوەی دەچێتە لای هاوڕێکەشی وەکوەوەی خۆشی ئەو تەنازلەی نەکردوێت لە کاتێکە ڕاستە تەنازلیش نیە و گەورەی ئەگەر دوو هاوڕێ پێکەوە نێوانیان تێکچوو دێتوانن مەسەلەن گەورەی بۆ ئەوەیانە زووتر دەست پێشخەری بکە وایە زۆر جار باوەڕم وایە کە ڕاستە دەبێ ڕقوکینەکە بخرێتە ئەولاوە بەڵام پێویستیش بەوە دەکا ڕێنێک لایەکیان بۆ نمونە نەحەقیقی بەرامبەر کرابێ دەبێ ئەو برینی کە هێتی بۆی ساڕێژ بکرێت ساڕێژبوونیشی بە ئاسانی نییە تەبان دەرفەتی دەوێت تا کاتی کە لەگەڵ بەرامبەرەکانیا وەکو جارانی لێبێتەوە بەڵام ڕاستە خۆ دەبێ هەر هەنگاوێک بێ ئەوێژێەوە بەڵام جەژن ئەو هەنگاوی ئەو کاتەش تۆزێک خۆی زۆر جار کات زۆربەی زامەکان ساڕێژەکە بەڵام متوانم بڵێم جەژن کاتەکە تۆزێک بەڵام پێشەوەی کە بیر لە ئاشتەوایەکە بکەینەوە با بیر لەوە بکەینەوە لەم ڕۆژە دەبێ قسە لەسەر ئەوەش بکرێکە ئەگەر لەگەڵ یەکێکە کردمانە شەڕ و ناخۆشیەک قسەیەک نەکەین کە بەو شێوازە هێندە برینداریکە کە شوێنی ینی کاتی دەرفەتی ئاشتەوایی دوایی نەمێنێت نەتوانین لەگەڵ بەرامبەرەکەمانە ئاشت ببینەوە هێندە قسەکەمان قورس بێ بەسەر دڵیەوە کەگەر هات و ئاشتیش ببینەوە تەنها ئەوەندە بڵێن لەگەڵ فڵانەکەس ئاش بووینێتەوە بەڵام فڵانەکەس جارێکتر نەگەڕێتەوە دۆخی ئاساییەکەی پێشووتری بەرامبەرمان میوانەکەمان ئامادەیە بە ئەم جارە من بڕۆمە دەچینە ڕانیە بۆ لای مامۆستا ئاکۆ خدر مامۆستا سڵاوی خوا لێبێت جەژنت پیرۆز بێ و تەعاتت قبوڵ بێ ئەگەر هەرەوەش بپرسم تا چەندە دەرفەتە بۆی کە ئێمە لە ڕۆژی جەژندا ڕق و کینە بخێنە ئەولا و دەستی ئاشتەوایی بۆ بەرامبەرەکانمان درێژ بکەین بەناوی خۆی پەروەردگار و جەژنی پیرۆزانە لە ئێوەی بەڕێز و هەموو بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام دەکەم بەڕاستی جەژن یەکێک لە حکمت و واتاکانی ئەوەیە کە جەژن بەخۆی واتە لێبوردەی دڵساوبوون واتە هەڵدانەوەی پەڕەیەکی تازە بەرامبەر بە یەکتردا جەژن لەگەڵ ئەوەی کە ئێمەی موسڵمان واتایەکی ئاینی هەیە واتە وەکو ئەرکێکی ئاینی جێبەجێ دەکەین بەڵام لە هەمان کاتدا کۆمەڵێک واتای بەهای گەوری کۆمەڵایەتیشی هەن کە یەکێک لە واتاکان ئەوەی ئێمە چۆن تۆقف لەگەڵ یەکتر دەکەین جەژنی پیرۆزانە لەگەڵ یەکتر دەکەین بە هەمان شێوە هەموو ئەو بوزوکینەی کە لە ڕابردوو هەمان بووە یان ئەو کێشە گرفتانی کە دروست بوون جەژن دەرفەتێکی گەورەن بۆ ئەوەی لێبوردەیمان بەرامبەر یەکتر هەبێت و فێری ئەوە بین کە چۆن گەردەنی یەکتر ئازاکەین لە هەموو ئەو کۆمکوڕیانەی کە مرۆڤەکان لە ماوەی پێشجەژن بەرامبەر یەکتر دروست دەبێت زۆر باشە مامۆستا کەواتە دەبێت ئێمە مرۆڤ بۆ خۆی کۆمەڵک سیفات مامۆستا ببوورە دەبێت هاندانێکە بێ بۆی کە ئەو کەسەی کە دڵی ڕەنجاوە ئایا هاندانێک لە ڕووی پاداشتەوە بێت پاداشتی دنیای و قیامەتی بێت لەوەی کە بتوانێت
بە جۆرە لە جۆرەکان دڵی خۆی خۆشکاوە و ڕقوکینەی کە لە دڵی ئاماوەتەوە ناحەقەیە کە بەرامبەری کراوە یاخۆت ئەمەی کە ناحەقەیەکی بەرامبەرەکەی کردووە هاندانێکە بێ بۆی کە بتوانێم دەستی ئاشتەواییە درێژ بکە نەک تەنها ئەوەندەی کە بڵێنەوە جەژنەوە ئیدی با هەمومان ئاشت ببینەوە. ئێمە لە ئیسلامدا نەک هاندان بەڵکو هەڕەشەش کراوە لەوانی کە بین یەکتر دەپچڕێنن یا قسە لەگەڵ یەکتر ناکەن عیلاقە دەپچڕێن. پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت بۆ ئینسانی مسلمان لەسەر ڕۆژ زیاتر دروست نییە کە دەنگ لەگەڵ ڕابگرێت قسە لەگەڵ کەسی بەرامبەر نەکات و ئەجر و پاداش بە ئەو کەسەیە کە دەست درێژ دەکات و دەست پێشخەری دەکات بۆ ئاشتی. ولا قرآن پیرۆزدا کە ئێمە سەیری قورئان کەین لە چەندین ئاەت خوای پەروەردگار هانی ئێمەی داوە کە لێبوردە بین بەرامبەر یەکتر حتا ئەگەر خوای پەروەردگار باسی بەهەش دەکات بەهەش بە ئەو کەسانە ئامادەکراوە والکاظمین الغیظ والعافین عن الناس ئەو کەسانەی کە ڕق و کینەی خۆیان دەخۆنەوە والعافین عن الناس و لێبوردەیان بەرامبەر بە خەڵکەیە ئەوانە ئەهلی بەهەشتن. لە قورئاندا لە زۆر لە شوێنەکان کە خوای پەروەردگار باسی لێخۆشبوون دەکە باسی عەفوش دەکە خۆی یەکێک لە ناو پیرۆزەکانی خوای پەروەردگار عەفوەتە لێبوردەی. ئێمە کاتێک کە لە شەوانی قەدریش سنەتە دوعا بکەین خوای جن اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني واتە ئەو سیفەتە دەبێت لەناو ئێمەشدا ڕەنگ داتەوە. ئێمە چۆن دەتوانین بڵێن خوای گیان عەفومان کە لێمان ببوورە کە ئێمە بەرامبەر یەکتر نەتوانین لێبوردەیمان هەبێت. ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت قسەیەکی جوانی هەیە دەفەرمێت کاتێک کە ئینسان دەوێت داوای لە خۆشببوون بکە و عەفو بکات دەبێت ئامادە بێت بەرامبەر بە ئینسانەکانیش عەفوی هەبێت. ئەی چۆن لە ڕۆژی قیامەتدا داوای عەفو لێبوردەی دەکە کە ئامادە نییە فەرمانی خوا جێبەجێکە کە ئەمری پێکرد و ئینسانی مسلمان عەفوی هەبێت بەرامبەر بە ئینسانی برایەکی مسلمانی. بۆیە لە ئیسلامدا پێغمبەری خوا صلی الله علیه وسلم چەندین فەرمودەمان هەیە کە هانی یەکترمان دەدا کە ئێمە عەفو بین بەرامبەر بە یەکتر لێبوردەیمان هەبێ و دەستی ئاشتی درێژکەین. حتا بە ئەبوو ئەیوب ئەنساری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێ ئەبوو ئەیوب پێت بڵم بازرگانیەکی زۆر باشت پێ بڵێم. ئەبوو ئەیوبش دەڵێ قال بەلە یا ڕەسوول الله بەڵێ ئەی پێغمبەری خوا. پێغمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ بازرگانی گەورە ئەوەیە کە ئینسان سوڵح لەنێو ئینسانەکاندا بکە و قڕی ببینە ناز واتە کاتێک خەڵک لێک دوور دەکەویتەوە دەزانی کێشەیەکیان هەیە گرفتێکیان هەیە لێکی نزیکەوە. ئیمامی ئەوزاعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت هەر ئەو کەسانی کە سوڵح دەکەن لەنێو خەڵکدا هەوڵ دەدەن ئاشتی لەنێو خەڵکدا بەرپاکەن بە کولی کەلیمەیە کە لەو مەجلیسە دەیکەی وەکەوە ئینسان بەندەیەکی ئازاد کرد بێت. دەیکە ئەگەر هەوڵدان بۆ ئاشتی و نزیکردنەوەی خەڵک ئەوەندە ئەجری هەبێ ئەی دەبێت بۆ خۆی ئەو کەسانی کە ئاشتی دەکەن و لێبوردەی دەکەن دەبێت ئەجر و پاداشتیان چەند بێت. بە تەئکید ئەجر و پاداشتیان زۆرە و لێبوردەی سیفەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئێمە تەماشای ژیانی پێغەمبەری خوا بکەین. لە ژیانی پێغەمبەری خوادا عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەدەست لە هیچ کەسێکی نەداوە و هیچ کەسێکی ئەزیەت نەداوە بەدەست و دائیم سڵح و عەفو و لێبوردەی بەرامبەر بە هەموو کەسەکان هەبووە. لە سڵحی لە کاتێک کە فەتحی مەککە کرا لەگەڵ ئەوەی کە قوڕەیش چەندین ساڵ بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەصحابیان تعزیب دەدا و هەموو جۆر ئازار و ناڕەحەتێکی مسلمانانیان تاقید بەسەر مسلمان دەدا و مسلمانانیان دەرکرد لە مەککە. بەڵام لە فەتحی مەککەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە فەتحی مەککە کرا هەموو خەڵکی سەرانی قوڕەیش و ئەوانەی کە مسلمانانیان تعزیب دەدا هەموو ڕاوەستان بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەردەم پێغەمبەر خوا ڕاوەستان پێغەمبەری خوا کە ڕۆژی سەرکەوتن بوو واتە جێیشی مسلمانان فەتحی مەککە کرا ئەو کە ڕۆژی ئەوە بووکە چۆن تۆڵەیان لێ بکرێتەوە چۆن ئەوانەی کە ماڵی مسلمانانیان داگیر کرد بوو مسلمانانیان تعزیبدا بوو پێغەمبەری خوان قسەیان بە پێغەمبەری خوا گوت بوو چۆن تۆڵەیان لێ بکرێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەنتم الطلقاء ئێوە هەر هەمووتان ئازاد بوون هیچ کەسێک تۆڵەی لە هیچ کەسێکی وەرنەگرتەوە. کەواتە عەفوکردن لێبوردەیی ئەوە یەکێکە لە سیفاتی
ئەوەی کە ئێمە مسلمان بەردەوام بتوانین لە ژیانی ڕۆژانەماندا جێبەجێکەین بە تایبەتی لە جەژنەکاندا هەوڵ دەین هەموو ئەو کەسانی کە دەزانی دڵی لێشاوی یان کێشەیەکەی لەگەڵی هەوڵدەی لەگەڵی ئاش بێەوە. کەواتە ڕێنمایی بەڕێزت قسەی بەڕێستان وەروا دیدگای شەرعی زۆر بە جوانی ڕوون کردەوە کەوا ئەو مسلمانانەی کەوا باڵێن هەم زوڵمیان لێکراوە یاخود ناحەقیان بەرامەکراوە هەو ئانش ناحەقیان کردو بەڵام ئەی چی پاڵنەرێک هەیە یاخود ئەوانەی کەوا خۆشیان بە مسلمان دەزانن دەرفەتێکی وەکو جەژن هاتوۆتە پێشەوە بەڵام ئامادەنین بڕۆن ڕقوقینە وەلانێن لە کاتێکا سەروەرمان بەم شێوەیە توانیوێتی ڕقوقینەکانی خۆی وەلا باوەڕوا خی گەورەش بەم شێوەیە باز لەوە دەکاکە و لە بەندەکانی خۆش دەبێ ئێستا بەندەکانی بۆ بێ لە یەکتر خۆش نەبن ئەو پاڵنەرانە چین ینی ئەو هەستە لەکوێوە دروست بۆکەوە ئێستاکە بەشێکی زۆری مسلمانان ئامادەن ناحەقی بکەن و ناحەقیشەکەن ئامادەنین بڕۆن داوای لێبوردن بکەن. دەزانی کێشەکە لە چدا کە دەداخۆی کێشەیەکی دەرونی گرەیەکی دەرونی بەرامبەر ئینسانەکان و بەتایکی شەیطان وا لە ئینسانەکان دەکە کێشە و گرفت هەبێت و ئینسان دڵی ڕق بە بەرامبەر یەکتر. زۆر لە کەسەکان وا دەزانێت کاتێک کە تۆڵە بکاتەوە یەخدرخ و کینەی هەبێت ئەوە ئازایەتیە یعنی کەسێک کە زوڵمێکت بەرامبەر دەکە یان هەڵەیەکت بەرامبەر دەکە ئەگەر دەزانی هەندێک کەس وای بیر دەکاتەوە ئەگەر لی ببورێت عفوی بکە دەستی ئاشتی بۆ درێژکاتەوە ئەوە جۆرێکە لە شکست یا جۆرێکە لە تەنازول یا جۆرێکە لە کەمی یعنی ئەو ئینسان سوک دەبێت بەڵام بە تەئکید وانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێن عفو بۆ ئینسانی زیاد ناکە ئیلا عیزەن واتە ئیلا ئینسان پێ بە عیزەت دەبێت پێی گەورە دەبێت یعنی عفوکردن و لێبوردەی کاری ئینسانە گەورەکانە نەکاری ئینسانی گچکەکانە زۆر کەسەیە وا بیر دەکات وازانێ ئەگەر ئەو کەسەی کە عفوی بکات یان لەگەڵی ئاش بێتەوە لە لای خەڵک بە سوک سیر دەکرێت بەڵام نەخێر خۆی تۆڵەکردنەوە ئاسانە یان بغض و کینە ئاسانە لە ئینسان بەڵام عفوکردن ئاسان نییە واتە دەبێت کەسێکی زۆر دڵفراوان بێت کەسێکی زۆر ئیماندار بێت کەسێکی زۆر بە گەورەی بیرکاتەوە ئەوجا دەتوانێت عفوی کەسی بەرامبەر عفو بکات. ئەنەسی کوڕی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێ من 10 ساڵ خزمەت پێغەمبەری خوام کردووە صلی الله علیه وسلم لەگەڵ پێغەمبەری خوا ژیام لە ماڵ پێغەمبەری خوا ژیام لە ڕۆژێک لە ڕۆژان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێم عاجز نەبوو و لێم تووڕە نەبوو و چەند جاریش کە منداڵێک لە ماڵێکدا ئیش بکات بە تەئکید کەم و کوڕی هەبووە دەڵێ جاری وا بوو ناردومی بۆ ئیشێک چەند ماوەیەکی زۆر چاوەڕێ کردو کە هاتووە بەدوم هاتووە تماشاک من لەگەڵ منداڵەکان گەمام کردووە خۆ مەشغوڵ کرد بەشتی تردا پێغەمبەری خوا پێکەنیوە و نەک لێی بدا لێی تۆڕە بێت ئەوانە بۆیە عفوکردن بۆ خۆی جۆرێک دەرونێکی بەهێزی دەبێت و کەسایەتێکی بە قووەتی دەوێت هەموو کەس ناتوانێت بەرامبەر بە کەسەکانی تر لێبور دەبێت. کابرایەکی ئاعرابی هاتۆ بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەخەی عەبایەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گرتووە توێتی ئەی محەممەد عەدالەت بکە بێنە لەو ماڵی کە هەتە پێم بدا ئەو ماڵێکە خوا پێداوی. سەحابەکان دەفەرمون لە ملی مبارک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شوێنی ئەوەندەی تند کرد دیار بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە ڕۆیکی خۆشەوە کوتی زۆر باشە چت دەوێت ماڵەکەی داوەتی و هیچیش سەحابە بۆ شمشێری دەرهێناوکەی پێغەمبەر خوا بە لە ملی دەم چۆن سوکاتی بەرامبەر بۆ شێوازە ڕەفتار دەکات بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەفوی کردووە. یان لە غەزایەک کە دەگەڕێنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بندارێک دادەنیشێت کابرایەکی دەشتێکی دێت شمشێری لەسەر پێغەمبەری خوا ڕادەگرێت دەڵێ ئەی محەممەد کێ دەتپارێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ الله دەمپارێزێت یەکسەر کابرا دەلەرزێت شمشێرەکەی بە زەوی دادەدات ئەوجا پێغەمبەری خوا شمشێرێک هەڵدەگرێت ئەوجا لەسەری ڕادەگرێت دەڵێ کێ دەتپارێزێت پێغەمبەری خوا صلی الله دەفەرمێ بڕۆ عەفوم کردی و ڕزگارم بڕۆ بە ڕێگای خۆتدا. یعنی ئەو جۆرە عەفو کابرای تۆ تەماشای کە شمشێری لەسەر ملی داناوە پێویستێتی بیکوژێت بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دواتر کە شمشێرەکە لێ وەردەگرێت لەسەر ملی دادەنێ و ئازادیشی دەکات. زۆر باشە عەفوکردن دەرونێکی بەهێزی دەبێت و کەسایەتێکی گەورەی دەوێت. ماوەسا تا چەندە دەبێت لەم ڕۆدا کە هێشتا ناکۆکیمان لەگەڵ کەسانە بیر لە ڕۆژی ئاشتەوایی بکەینەوە واتە زۆر جار دەڵێ بەشی ئاشتەواییشی تیا بێ لەرەوە شەڕەکانمان کەواتە
لەو کاتەشا کە ناکۆکیمان دروستە بێ لەگەڵ برایەکی خۆمان لەگەڵ هاوڕێیەک دۆست و خزمێک تا چەندە دەبێت بیر لەوە بکەینەوە کە قسەیەکی هێندە بە ئازار نەکەین کە سبەینێ بەشی ئاشتەواییتیان نەهێڵینەوە. زینچە ئەسڵ وای ئێمە بیر بکەینە بزانین ڕخۆکینە چی لێ بەرهەم دێت. یعنی ئینسان هەر بۆ خۆی فەلسەفەی ژیانی خۆی یان بەرنامە و یاسای ژیانی خۆی دانێت ڕق لێبوونەوە یان دووبەرێکی چی بۆ ئینسان بەرهەم دێنیت یا سوودەکانی چین. بە تەکید ئێستا لە ڕووی زانستیەوە سەلمێدراوە کە یەکێک لەو هۆکارانی کە ئینسان تووشی نەخۆشی جەستەیی دەبێت نەخۆشیە نەفسیەکانن نەخۆشیە دەرونیەکانن. هۆکاری ڕئیسیش لایەنی ڕخۆکینە ئەو کەسانی کە ڕخۆکین بەرامبەر دروست دەکەن یان کەسە قسەیەکی پێگوتی هەوڵ بدەی پێی بڵێەوە یان کەسی هەڵوێستی کرد هەوڵ دەی بپچڕێنی ئەوە وردە وردە ئەو دڵە ئینسان تووشی خەمۆکی دەبێت وردە وردە تووشی کێشە دەبێت دڵی کەسێک دەبێت هەتا وای لێدت لە ڕووی جەستەییشەوە کۆمەڵک نەخۆشی هەیە کە لەو ڕوویەوە تووشی ئینسان دەبێت. بۆ ئینسان فەلسەفەی ژیانی بیکاتە ئەوەی کە ئینسان لێبوردەیی هەبێت. کەسی قسەیەکی بەرامبەر کردی جارێ دوو حاڵەتێ ئەو کەسانی کە خراپەت بەرامبەر دەکەن یان زوڵمێکت بەرامبەر دەکەن ئەوە ئەگەر لە دنیادا ئینسان عەفوی بکەی ئەوە ئەجر و پاداشتێکی بۆ دەنووسرێت. ئەگەر لە ڕۆژی قیامەتدا ئەجرەکە وەردەگریەوە. بۆیە ئینسان ئێمە هەر دنیا نییە کە ئینسان بەس بیرکاتەوە ئەو چەند ڕۆژەی دنیاە و دەی من تەسبیح حساب لەگەڵ ئەو دەکەم لەگەڵ ئەو دەکەم لەگەڵ ئەو دەکەم. بۆیە ئینسان دائیم هەوڵ بدات لێبوردەیی ئەگەر تۆڵەکردنەوە دەڵێن ئەگەر تۆڵەکردنەوە تامێکی هەبێت یان خۆشیێکی لێ ببینی عەفوکردن 100 تامی زیاترێت 100 خۆشی زیاتر بە ئینسان دەبەخشێت. تۆ وەرە کەسێک قسەیەکە پێدا بڕۆ جنێوی پێ بدەوە قسەیەکی پێ بڕۆ تۆزەگەوە دەوی بەڵام هەر نا ئارامی لە دڵی خۆدا بەڵام بڕۆ لێی ببوورە عەفوی بکە بزانە هەتا چۆن هەست بە خۆشێک دەکەی کە لەبەر خاتری خوای ئەو ئینسانت تۆڵەت لە نەکردێتەوە عەفوت کردووە یعنی خۆشیێکی گەورە بە ئینسان دەبەخشێت. جا ئەو عەفووە هەر شەرت نییە ئینسان بەرامبەر بە دۆست و برادرێ یعنی بەرامبەر بە هەموو کەسانی کە لەگەڵت دەژیت. تۆ سەیری بابوودا کە چۆن خۆشیێک لە عەفوی منداڵەکانیان دەبینن یعنی منداڵ ڕۆژ نیت چەندین هەڵە نەکات. تۆ سەیری ڕەحم و مێرەبانی خوای پەروەردگار کە خوێ ناو دڵی بابوودات ئەو منداڵە چەند هەڵە دەکات لە ڕۆژانەدا شت دەشکێن ئەو خەرا دەکە ئەوا دەکە ئەوا دەکە خوای گەورە ڕەحمێکی خستە ناو دایکی ناو دڵی ئەو دایک و باوکە کە ئەو منداڵی عەفو دەکەن یعنی خو ئەگە ئەو دایک و بابە ئەو منداڵ عەفو نەکا یعنی منداڵ لە چەند ڕۆژێک زیاتر ناتوانێت لەگەڵ دایک و بابی بژێت دەبێت هەموو ڕۆژ لێی دێن هەموو ڕۆژ ئەوەیە بەڵام ئەو عەفوە وای کردو ئەو منداڵە وردەوەدە گەورە دەبێت وردەوەدە دروست دەبێت. زۆر باشە مامۆستا عەفوش بە هەمان شێوە ئێمە لەگەڵ خێزانەکانمان لەگەڵ دراوسێکانمان لەگەڵ هاوڕێکانمان. زۆر سپاس مامۆستا دەرفەتمان زۆر کەماوەگە زۆر بە کورتی ئەگەر شتێکت مابێ وەکو دواوتە دیارە مامۆستا وەڵی من ئەوەن دەڵێم کاتان لە دەکەم ئەگە دەتان دڵتان خۆش بێت ئەگە دەتان ئەجرێکی گەورەتان بنسیب بێت ئەگە دەتانێت خێرێکی گەورەتان بنسیب بێت هەوڵ بدرێت ئینسان بەرامبەر یەکتر لێبوردە بێت و هەموو ئەو کەسانش کە دەزانین دوو هاوڕێیان دوو دراوسەیان دوو خزم دوو کەس کێشە و گرفتیان هەیە هەوڵ دەین ئاشتیان لەنێواندا دروستکەین چونکە زۆر کەسی شێ لاوانێ حەز بکە بە ئاشتی بەڵام بۆ خۆی نەتوانن بەڵام ئەگە خەڵکێک هەوڵ دەن ئاشتیان لەنێودا پەرپاکەن و سڵحیان لەنێودا بکەن لەوانێ باش بێت بۆی دائیم ئێمە عامیلی خیر بین هەوڵ دەین خۆشی و ئاشتی و زەردەخەنە بەتایبەتی جەژنەکان دەرفەتێکن کە بۆ ئەوەی ئاشتی لەنێو یەکتردا دروستکەین و خەڵکەکان بۆ یەکتر بێنینەوە و کێشە و گرفت نێڵین ناو کۆمەڵگادا. زۆر سواس بۆ بەڕێز مامۆستا کۆختر لە ڕانیەوە لەگەڵ ماموو زانایانی لەم تەوەرەیە قسەی بۆ کردین دووبارە دەست خۆش بێ مامۆستا هەمیشە لە جەژن و شادیابی. بەڵێ بینەرانی عەزیز دەچینە لای پەیوەندی هاوڵاتیان کە ئێمە هەندێک پرسیاری تایبەتمان ئامادە کردو ئێوە بینەری عەزیزیش دەتوانن تەلەفۆن کەن و لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە وەڵام پرسیارتانان ڕاستە ئەکەین و وەڵامی ڕاستی ئێوە کۆتایی بەرنامە خەڵاتە بۆ وانەی کە وەڵامی ڕاست بەدەستێنن. ئێمە چاوەڕێی پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە دەکەین بۆی کە جگەل لە جەژنە پیرۆزەی خۆتان وەڵامی پرسیارەکانی ئێمە بدەنەوە. پەیوەندی یەکەم پرسیارەکانمان پەیوەندی یەکەم لە باوەنورەوە
تانیا خان تەنیا تانیا تانیا خان سڵاوی خوا لێ بێت جەژنت پیرۆز بێت گەر پێم بڵێ لە باوەنور جەژن چۆنە؟ تانیا خان تەلەڤیزیۆنەکەت کچکە لە تەلەفۆنەکەەوە گوێ بۆ من بگرە. سلام علیکم. عەلەیکم السلام وەرەحمەتوڵڵاه. پیرۆزبایی جەژنتان لێکەم. لە تۆش پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشیاوی. خوای گەورە ڕۆژی ساعەتی زەمەدی هەموو لایەکمان قبوڵ کە ئینشاءالله. ئامین ئینشاءالله. وەڵای سپاس بەخوا جەژنی ئەمساڵ باشتر بوو لە سەو ساڵانی کە. لە منتیقەی گەرمیانە لەبەرەوەی کە قەدەغێ هاتوچۆ و داخستی مزگەوتەکان نەبوو ئەوە شانسێکی ئەوە تایبەتمەندیەکی جیاواز بوو بۆ گەرمیانەکان. جیاوازیەکەی دیکەی چی بوو لەوەی کە فەرقی بوو لەگە ساڵانی ڕابردوو؟ وەڵای هەرچەنە بەبوونی ئەم وەزعەوە بەڵام خەڵکی زیاتر سەرجەنگێکیانە کرد ئەوەیان باشتر بوو. دەی لەخوا بەزیاوە یاخوا هەمیشە هەر جەژنەکانمان گەرم و گوڕ و خۆش بن. ئەچینە لای پرسیارەکە تانیا خان. پرسیارەکە ئەوەیە ناوی ئەو پێغەمبەرە چییە کە زۆرترین جار و بە 134 جار ناوی لە قورئاندا دووبارە بووەتەوە؟ دیارە پرسیارەکانیش اختیارین. ئادەم، موسا، محەممەد درودی خوای لەسەر بێت. پێغەمبەر موسا ئەگەر هاوکاری بکەیت. چۆن؟ پێغەمبەر موسا نازانم. کامیانت بۆ تەسبیت بکەین؟ وەڵا ئەگەر هاوکاری بکەیت سپاس دەکەم. جەلال ئەو وەڵامی بۆ وەرگراوە چکە اختیاری خۆی کردو تەواو موساوێ من نامێ وەکو دوێنێ هەندێکیان وا لێ دەکردن ینی هەمویان هەڵەبژار دوایش نێزانی کامیان هەڵبژێرە. با موسابێت. زۆر باشە کاک شاخەوانمان لەگەڵایە لە گوندی شیرین. عەلەیکم السلام وەرەحمەتوڵڵاه. کاک شاخەوان جەژنت پیرۆز بێ. توای مسلمانان و هاوکاران تا پیرۆز بێ. زۆر سپاس. تەمەنەها لە گوندا چەند جەژن گەرم و گوڕە. کاک شاخەوان سماخ شیرین وانە؟ سماخ ئەوەی دایەوە بۆ شیرینە. ئەگەنا سماخ هەمووان زانین لێتی لایەوە سماقی لێیە لەوەیە هەیە باڵندارەکە ڕێ نەخێر ئەگە بە شێوەیەک جار کەم بە دەگمە ئەگەنا سماخی هەر نییە. زۆر ئەی دەنگ و باسی جەژنی ناودێ چۆن بوو قەرەباڵخێ و هاتوچۆ هەیە لەوێ لەخوا بەزیادێ جەژنەکە باش بوو وەکو گوندەکان بەڵام چەند سارانی ڕابرد فەرقی زۆر لەگەڵ سارانە ڕابرد و سارانی ڕابردوو کە جەژن دەهات خەرکێکی زۆر یانی لە خزم و کەسکارەمان لە شارەکان ڕیان تێدەکردن بەڵام بەهۆی قەدەغێ هاتچەوە ئەو سارەکە نەبووە قەرەباڵغایە لەگەڵ تەنها خەرچ گوندەکان خۆ بەخۆی ئیدی جەژنەکەیان گەرم کردبوو. ئەو خزم و کەسکارانەمان لە شارەکانن ناتوان سەرداما بکەن بەداخەوە تەنها لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ڕێگای تەلەفۆنەوە لە پیرۆزانەمان لەگەڵ سەلامەت بن لەبەر پابەندبنیان بە ڕێنمایەکان بۆ ناتوانێت گومان ئینشاءالله هەموو لایەک تەندروست باش دەبین. باشە کاک شاخەوان پرسیارەکە گوێ لێ بوو یا بۆ خوێنینەوە؟ کارەبامان بڕا لە سنووری دێگەڵا لە گوندی سماخ شیرین کارەبا زۆر خراپە. سەڵان یەکێ لە گلەیی هاوڵاتیانەوەی کاگاتە کاتژمێر نودەی بەیانی کارەبا ئەبڕێت تا دوانی و ڕان زۆر جارەگەر ینی لە تەقەی گەرما ئەیکوژن ینی بەڕاستی ئەوە زۆرەکە لە تاجردانی ئەو خەرکە. زۆر باشە پرسیارەکەت بۆ خوێنینەوە بۆ هیوایە کە ئینشاڵڵا وەڵامی ڕاست بەدەست بێنی وە خەڵات ببیتە خاوەنی خەڵاتەکەش. ناوی ئەو پێغەمبەرە چییە کە زۆرترین جار وە بە 134 جار ناوی لە قورئاندا دووبارە بووەتەوە؟ ئادەم، موسا، محەممەد درودی خوای لەسەر بێت. بەڵێ با موسا بێ. موسا چۆنە ماوەستە؟ چۆن کاک شاخەوان؟ موسا زانیاری لەسەری هەیە؟ وەڵاهی ئەو زانیارەی لای من هەبی موسا. تەواو نایگۆڕیت؟ ئەگەر هەونیایی گۆڕم هاوکارێکم کە لە فەڕاستی دوێنێ لە سەرەتای بەرنامەوە تا کۆتایی بەرنامە ئەوەندە باوەڕکە ماوەکە پەنجەکارم بێشە.
باشە مادام بۆی وەردەگرینەوە بۆی وەردەگری الله شوانە ئەمڕۆ زۆر بەڕەحمە زۆر باشە برا دووسێ ئەو هەبێ ئینشاءالله لە جەژن خۆشییا دەبن زۆرنیشەوە داناوتە کەناڵی پەیام سڵاومەیە عەلەیکوم سەلام ڕێزمانێک دەکەن ناوی سڵاوشنیستان بۆ ڕۆن دەکەمەوە دەرفەتمان کەمە کاک شاخوان بۆی کە دەرفەت ڕێدێ بە هاوڵاتیانی دیکەش خۆشەویستی زۆرم لە زۆر نەخۆشیدا بنە زۆر سپاس دەکەین سامیمان لەگەڵە لە دهۆکەوە کاک سامی سڵاوت لێبێ و جەژنێ پیرۆز بێ خۆی گەورە لێوەی بەڕێز بێم جەژنتان پیرۆز بێ کاکە سامی دەنگوباسی پێشێ بچیتە لای کاک سامی دوێنێ وەڵا لەخوا بەجارە دەنگوباسی دهۆک گەلێک خۆشە ئەزۆ خۆتان دەزانن ئەو ڤایرۆسی کۆرۆنایە هەر دێت وار بڵاو دەبێتەوە وار ئەگەر مرۆڤ شاری خۆی نەبی با بڵێن خۆی نەپارێزی بەڕاستی زۆر ناخۆشە بێ هیوادارم ئینشاءالله ئەو ڤایرۆسە بە زووترین وەخت بچێت و مرۆڤایەتیش وا هێرمەی هەرێمی کوردستان بەتایبەت لێ ڕزگار بێت ئینشاءالله بە تایبەتی دهۆک زیاتر خراوەتە ژێر کارانتینە و قەدەغەیە هاتووچەوە تەمەن کاک سامی دوێنێش تەلەفۆنی کرد لە بەرنامەکانی پێشوو ژێژنانی پێشوو ژەمیشە تەلەفۆنی کردو بەڵام دوێنێ لە دوای کاک سامی تەلەفۆنێکمان بۆ هات کاک خاتوماری لە دهۆکەوە خاتوماری تەمار دوکان وەڵامەکان زانی خاتوماری ناوی دەرچوو بەس کاک سامی ناوی دەرنەچوو دوای ناوەکە دەرچێت کاک سامی بەخر یاوەری بێ ئینشاءالله جەلالگیان چینە لای هەمان پرسیار ناوی ئەو پێغەمبەرە چییە کە زۆرترین جار و بە 134 جار ناوی لە قورئاندا دووبارە بووەتەوە ئادەم موسا محەممەد درودی خوای لەسەر بێت درودی خوای لەسەر هەموو پێغەمبەران بێ ببورن بەلێ با موسا بێت موسا بەل تەواو نایگۆڕیت کاک سامی وەڵاهی چ بڵێم هاوکارێکمان بکەن کورە دوێنێش وازانم وەڵامەکەیمە غەلەت بوو لە ئێوارەکەی ماستا گۆران پرسیارێکی زۆر گرانی نابوو وەڵامی هەموومان غەلەت بوو ئێوارەکەی ئێوارەش کاتە پەیوەندی تەلەفۆنی هەبووە هەر لەگەڵ ڕێزم بۆ کاک گۆرانی شای جەژنێویش پیرۆزەکەم و خانەوادەکەی هەموو سپاس دەکەین زۆر بەڕێزی زۆر باشە وەڵامی پێغەمبەر موسات بۆ جێگیر دەکەین کاک سامی سپاس بۆ پەیوەندیەکەتە لە جەژن و خۆشیاوی سپاس دەکەین دەچنە لای پەیوەندیەکی دیکە ڕێیان لە قەڵاتزیەوە ڕێیان خاتون سڵاوی خوا لێبێت جەژنت پیرۆز بێت السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. جەژنتان پیرۆز بێ لە خۆشخوشیابیان زۆر سپاس جەژنی تۆش پیرۆز بێت هەر لە خۆشی و جەژن نابیت جەژن لایەوە چۆن بوو؟ وەڵا جەژنێکی ئەم ساڵ جەژنێکی زۆر کەم بوو زۆر دەگەڕا لەسەر ساڵانی ترەوە تەمەنت چەندە ڕێیان خان؟ 12 بەڵێ کاتە لە جەژنەکانی پێشوە گەرم ساڵیش نەگەڕاوی ساڵی پڕابردوو هەر گەڕاوی ماڵ بە ماڵ بۆ چکلێت کۆکردنەوە ئەم ساڵ چۆن بووی چالاکیت هەبوو؟ بەڵێ وەڵا ئەم ساڵ تەنیاتم بە ماڵ هاوڕێکانم بوونا ئەو ساڵانی ترە تەمەنی 12 ساڵی گەرمی جێژن و چالاکی چکلێت کۆکردن تۆزێ ئەوانەی کە لە خواردتریشەوەن دراوسەکانیشیان یا خەڵکی دووریش نەناسێت تەقەتدا لە دەرگاو هیچ ناڵە چکلێتەکەی وێتەوە زۆر باشە ڕێیان خان دەچینە لای پرسیارەکە ناوی ئەو پێغەمبەرە چییە کە زۆرترین جار و بە 134 جار ناوی لە قورئاندا دووبارە بووەتەوە پێغەمبەر ئادەم پێغەمبەر موسا و پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێت موساوە دڵنیاش نیم ئەگەر هاوکاریم کرد نەفامنەوە سەر نەئەدەم کامیان بێت؟ خات و ڕێیان کامیان هەڵە بژێری؟ موسا؟ زۆر باشە موسات بۆ جێگیر دەکەین با موسا بێت پێوان بێ پەیوەندێکی کاک دڵدارمان لەگەڵە لە دهۆکەوە لەم بەشە هەوڵدەین جارێک کاک دڵدار وەرگین تەوانمە دوایین پەیوەندیە تا بەڕێگەکانی کرد کاک دڵدار جەژنی پیرۆز بێ و سڵاو لێ بێ زۆر سپاس دیارە خاتونە وڵاهی من زۆر سپاس خات و دڵدار هە لە جەژن و خۆشییا بن ئینشاءڵڵا دەچینە لای پرسیارەکە خاتون ناوی ئەو پێغەمبەرە چییە کە زۆرترین جار و بە 134 جار ناوی لە قورئانی پیرۆزدا دووبارە بووەتەوە ئادەم موسا محەممەد درودی خوای لەسەر بێت
چۆن ئەڵێ با موسابێ معلوماتت لەسەر با بڵین ژیان نامەی پێغەمبەرەکان زانیاریەکانی ناو قورئان هەیە یان هەر ئاوا تۆش وەکو ئەوانی دی وتت موسا چکە ئێمە دڵنیان نین جارێ ڕاستە یان نا بەڵێ با موساوی کەواتە با موسابێت مسابێت زۆر باشە خاتو دڵدار سپاس بۆ پەیوەندیەکەت هەر لە خۆشی و جەژنابی ئینشاءڵڵا سپاس دەکەین. بەڵێ جەلال بەس پێشەوەی بچینە لای دانیار ویستمەوە بڵێم بەڕاستی من پێنج هاوڕێم هەیە هی سەردەمی زانکۆ هەر پێنجیشان خەڵکی بادینانن دوانیان لە ئاکرێنسیانیشان هەر لە دۆکن هەر پێنجیشیان کوڕن بۆیە من دڵدارم بە کاکبان ینی هەر پێنجیان ناویان دڵدارە تەبیعیە لە کوردەواری هەندێک ناو هەیە لە هەم لە کوڕم لە کچە ئاساییە. بینەرانی عزیز پەیامی ڕۆژ لەم ڕگەیە دەچێتە ڕاستەوە خۆ دەچێتە ماڵی خاوەن پێداویستیەکی تایبەت کە پیاوێکی خاوەن پێداویستی تایبەتە و هەمە لە هەمان کاتا دەستی نووسین و شیعری هەیە. هاوکارمان دانیار نورەدین لەوەیە. دانیار سڵاوی خوا لێبێت جەژنت پیرۆز بێت دێنە لای تۆ فەرمو تۆش ئەم ڕگەیەمان پێشکەش بکە. دیارە هێشتا سەوتمان نەگەشتوتە لای دانیار تا ئەو کاتەکە دەگەینە لای دانیار و دەست پێ دەکەین. شوانە دیارەمە خاوەن پێداویستێکی تایبەتە تەمەنێکی هەیە و چەند ساڵێکە لە ماڵەوەیە دەستێکی نووسین و شیعری هەیە بۆیە ئێمە بڕیارماندا لەم جەژنەیە بەسەریان بکەینەوە کە لەم ڕگەیە ڕاستەخۆ دەچینە ماڵی ئەم خاوەن پێداویستە تایبەتەوە ئەتە بەرنامەی پەیامی ڕۆژ دەچێتەوێ بۆی کە لەم جەژنەیە وەکو بەسەرکردنەوەی خاوەن پێداویستە تایبەتە بێت و لە هەمان کاتە بۆی کە بەرنمەیەکی زیاتر چەسپا و جێگیر بێت. هاوکارمان دانیار ئەمڕۆ لێەوە لەگەڵمانە دەبێت بۆی کە ڕاستەخۆ لەگەڵ خاوەن پێداویستە تایبەتەکە قسە و گفتوگۆ بکە و باز لە نووسین و شعرەکانی بکە بە تایبەتی بابزانین ئەم خاوەن پێداویستە تایبەتە چۆن جەژن بەڕێ دەکا و لەم قەدەغی هاتوچۆیە خەڵک ئایا چۆن سەردانی کردووە خزم و کەسوکارەکەی خۆی چۆن سەردانیان کردووەوە کە لە ماڵیشەوە ئێستا نیشتە جێبووە ئایا لە ڕێی سۆشیال میدیا تا چەند هەرچەند تەمەنی هەیە بزانم چۆن سۆشیال میدیا بەکاردێنێت چکە دیارە دەستی شعر و نووسین هەبێ دەبێ لەگەڵ تەکنۆلۆژیاش شتێکی لێ بزانێت. دانیار ئەگەر گوێت لێمە دێمە لای تۆ سڵاوی خوا لێبێت جەژن لە خۆت و میوانەکەشت پیرۆز بێت دیاراوکارە نمامەژ بۆ دەکەن کە هێشتا جەلال قسەژە فەرمووی زۆر جار ئەوانەی کە بڵێن لە دنیای ئەدەبی شعر ئەنووسن و لەبەرەوەی با بڵێن هەستی شعریانە ئیلهامی شعریانە هەمیشە شاعیرەکان جۆرێک لە جۆرەکان لە بەرەی گەل و لە بەرەی ئینسانانی بێناز و زڵم لێکراوانن. بێگومان تۆش لەبەرەوەی لە ماڵەوەیت ناتوانانی بیتە دەرەوە دەبێت لینکێک هەبێت تۆ بتوانی دنیای دەرەوە ببینی وەروە ئەو بینینی دنیای دەرەوە دەبێتە ئیلهامێک بۆ شعرەکانی تۆ بۆ نمونە فەقیری خەڵکە بۆ نمونە لاوازیە هەستێکی نیشتیمانیە بۆنەیە کە بارەدۆخی خەڵکە. بەس بەڕاستی من لام پرسیارە گەر دەرفەت هەبێ ئەوەی لێپرسین ئێستا پەیوەندیەکانی ئەو دنیای دەرەوە چۆنە یان ئەو ئیلهامانە لەکوێوە بێ سەرچاوی گرتوێمە زۆر دەیەوێت بینوسێتەوە خۆ ڕەنگە بەس نووسینی شارەکانیشی ژیانی خۆی بێ بەڵام دوجار هەر گرنگە لەوەی کە تەبەن تەمەنی هەڵکشاوە ئەوە گرنگە کە هێشتا خەریکی نووسینە بەو تەمەنەوە وانەشی کە دەبنە خاوەن پێداویستی تایبەت و لە ماڵەوە دادەنیشن زۆر گرنگ کە گۆشەگیریش نەبن هێشتا تێکەڵ بن بە دنیای دەرەوە ئەمە زۆر گرنگترە. هەرچەندە خاوەن پێداویستە تایبەتەکان ئەمڕۆ بە جۆرە لە جۆرەکان پەراوێز خراون و ئەتوانم بڵێم لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وەستەمیان لێ دەکرێت زیاتر بەڵام بە پێویستمان زانی لەوەی کە لەم جۆژنەیە ئێمە بڕگەیەکی بەرنامەکەمان ڕاستەوخۆ ببینە ماڵی ئەم خاوەن پێداویستە تایبەتە. ڕاستەوخۆ دەچمە لای هاوکارمان دانیار دووبارە سڵاوی خوا لێبێت جەژنت پیرۆز بێت فەرموو دێنە لای جەنابەت و بڕگەیەمان پێشکەش بکە. بەناوی خۆی بەخشندۆ میرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت. سڵاو لە ئێوەش کاک جەلال کاک شوان جەژنی و بینەرانی عەزیزیش پیرۆز بێت ئینشاءڵڵا. ئەمڕۆ لە شاری سلێمانی لەگەڵ کەسایەتێکی دیاری شاری سلێمانی کەسایەتێکی کۆمەڵایەتی شاعیر سەرڕاوی کە خاوەن پێداویستی تایبەتە بەڵام توانایەکی باش و بورەیەکی بەهێزی هەیە و لەگەڵیشیدا شاعیر و نووسەرێکی بە توانای شاری سلێمانی ئینشاءڵڵا و ئەمڕۆ لەم تۆرێماندا باز لە کەسایەتی و باز لە شعرەکانی ئەم پیاوە بەڕێزە دەکەین ئینشاءڵڵا. ئەویش کاک شێخ ڕەشید شێخ نەجمەدینە
کاک شێخیان سڵی خوال لێبێ بەناوەکەمان بووی یاخوا هەمووتان بەخێر بن سەرچاوم لە دووەم ڕۆژی جێژنی ڕەمەزانە ئەم ستافە پیرۆزە و برابەرەزانە لە کەناڵی تەلەڤیزیۆنی پەیامەوە هاتوون یاخوا بەخێر بێن جێژنتان پیرۆز بێ جێژنی هەموو برایانی کۆمەڵی ئیسلامی پیرۆز بێ بە تایبەتی مامۆستا عەلی باپیر جێژنیان پیرۆز بێ هی هەر هەمویان بەخێر بن سەرچاوم جێژنی کاکشێ محەممەد پیرۆز بێ کە قزمی خۆشەویستی بەڕێزم کە لەگەڵ ستافەکەیە کاک شێخیانەوێ سەرەتا لە وێزگی ژیانی خۆت لە ژیانی خۆتەوە دەست پێ بکەین بەڵێ قوربان بزانین ژیانی خۆت وێزگێکی هەیە چ یادگارێکی هەیە لەوە بۆ ماماسکیت بەڵێ قوربان وەڵی ژیانەکە ژیانی خۆم لە تەمەنی 1 ساڵ و نیوە لە دێی ئەوەڵان کە خۆم ناوم شێخ ڕەشید شێخ نەجمەدین حاجی عارف لە بنەماڵەی شێخ ئیسماعیلی ئاوەڵان لە دێی ئەوەڵان لە قەزای دوکان و ناحەی سورداگ لەدایک بوو لە دێی ئەوەڵان لە ساڵ و نیوە باوکم ئەمری خوای کردووە دوایی چوومەتە دێی گەورە دێ لە ساڵی 58 تا کە شۆڕشی 58 ماڵمان چۆتە کەرکووک لە کەرکووک ماوەی 4-5 ساڵێک لەژێر حکمی دەسەڵاتی عەبدولکەریم قاسمە میلەتەکە بژاوانێ دەورێکی خۆش و باش بوو ئەو سەردەما ئیتر ژێمی بەحسی بەسەرا هەر لە ساڵی 63 ئینقیلابی 8 شوبات کە ئاکا چوار لەی ڕەمەزان ئیتر لەو ساوە ئەم میلەتی عێراقە هەمووی کەوتە دۆزەخ و ئاگرەوە هەتا ئێستاش بەڵام ئەمە ناخۆشیەکان بوو ئەوە بوو لە ساڵی 63 کە هاتنە ئێمەیان تەرحیلی سلێمانی کرد زایم سدیق ئەم مەنتیقەی سلێمانی هەموو سووتان خەڵکەکەی زیندە بەساڵ کرد لە حامێی سلێمانیە بەڵام نەیهێش ئەو ماڵە ئاوارانەی کەرکووک داخلی ئەم شارە ببێت نەیهێش داخل ببێ گەڕاینەوە بۆ کەرکووک مەفرەزەیەکی پێشمەرگەی شۆڕشی ئەیلول ڕێگای عامیان گرت مرکزی تەیناڵیان سووتان ئەو هەموو سیارە و ماڵە ئاوارانیان برد بۆ دەی هەیاسی ئێمە ئەوامان بەسەر هات هەتا ساڵی ئەمە ساڵی 63 لە ساڵی لە پاییزەکەشیە هجوومێکیان هێنا ئەسەر کوردستان هەتا منتیقەی ئاغزەرەر و هەتا گەی ئەسەر گەورەدێ و دین سورداش هەمووی تاوان کرد حارس قەومی جەماعەتی عەبدولسەلام عارف کە ئەو سەرکۆمار بوو عەبدولسەلام عارف ئیتر ڕۆژ بە ڕۆژ ئەمە ناخۆشیەکانە ئەمە ئەو ناخۆشیانەیە کە زۆر ناخۆش بوو بەسەرم هات ئیتر لەو ناخۆشیانەیە کە هاتین لە بەیانی 11 ئازارە ماوەی 4 ساڵ ئیسراحەتێکی کرد میلەتی کورد 4 ساڵ گەلی کورد حەسایەوە پشوێکی یا لە بەیانی 11 ئازارە دوایی نەکسەی شۆڕشی ئەیلولی بەسەرا هات دیسان کەوتینەوە ناخۆشی ئەمانە هەموو ناخۆشیەکانن یعنی تر نازانم چ ڕۆژێکی خۆش باس بکەم کە هەیە بەڵام ئەو ڕۆژەی کە ڕاپەریدەکە بوو کە کورد ڕزگار بوو ئەو ڕۆژە تۆڵەی هەموو ئەو ناخۆشیانە کرایەوانێ ڕۆژی ڕاپەرینەکە دڵخۆش بنەوە ڕۆژە ئەو ڕۆژە کە ڕۆژێکی خۆش بوو چونکە هەموو میلەتی کورد یەشی گرت هەموو گەلی کورد یەشی گرت ئیتر دوژمن خۆی لەبەر شاڵاوی گەلا نەگرت دوژمن خۆی بۆ شاڵاوی جەرەسووتا و دایک و خوشی شەهیدەکان نەگرت کورد ڕزگار بوو ئەم ئازادیەی بەدەست هاتووە زۆر ئازادیەکی پیرۆزە بە هەر هەمووی داواکەم لە هەموو شوێنێکی ئەم دنیاە بە هەر مرخێ بێ ئەم ئازادیە لە دەست مەدەن دوژمن نایەتەوە بۆ سەرمان دوژمن زار نەبەسەوە بە سەرمان کۆرە زۆر ئازادین زۆر سەروەرزین داواکەم لە خوای گەورە کە ئەم میلەتەمان دڵی بچێتەوە لای یەک ببێتەوە بە برای یەک تەباری بێتەوە ناو گەلەکەمان برایەتی بکەوێتەوە ناو گەلەکەمان ئازادیەکەمان لەدەست نەچێت ئازادیەکەمان لەدەست نەچێت داوا هەر هاوارەکەم پڕ بەدەم هاوارەکەم ئەم ئازادیەمان لەدەست نەچێت هەمومان ببینەوە بە برای یەک هەمومان ببێ هەمووی داوا لە هەموو پیاوە ئاینەکانەکەم داواکەن ئەم ناکۆشیە کە ئێستا ئەم ناکۆشیە چارکەن ڕێکەوە لە ناویانە کورە مامۆستا عەلی باپیر بەرن هەمووی دنیا ڕێکەخا مامۆستا عەلی باپیر سولحی هەموو دنیای پێکرێ با قسە لە ئاشی بکات لەگەڵ مامۆستا سەلاحەدینە لەگەڵ پیاو چاکەکانە قسە لە خێر بکە ئەم ڕۆژە
با ئەم گەلەمان دڵی تەنگە با ئەم گەلەمان لە ناخۆشیایە یەک بگرنەوانێ با دوژمن نایەتەوە ناومان نەکەوینەوە ژێ دەستی دوژمن بە قوربانتان بم. دەمەوێت لە دابنیتە کۆمەڵایەتەکانەوە دەست پێ بکەین پێت وایە لە ئێستادا جیاوازی هەیە لەوەی کە لە ڕابردوودا بۆ پێی کە تۆ تەمەنێکە هەیەوە ڕابردوو جەژنەکانی بینی و پێت وایە کە ئێستادا دیاردە کۆمەڵایەتیەکان سەردانیکردن کەمی کردو لە چاو ڕابردوو تا کۆمەڵایەتی و تێکەڵایی وەکو جاران نەماوە خزمایەتی وەکو جاران نەماوە لە ئێستادا ئەگەر جیاو بەراوردێکمان وەکی لەگەڵ سەردەمی خۆتا و لەگەڵ ئێستادا کە هەردوو سەردەمەکە تەمەنی هەبووە ئێستا دوو دیوە دیۆشی باشی هەیە و دیۆژی خراپی هەیە ئەو دیۆ باشەی کە هەیە ئەم حیزبە ئیسلامیانە دیۆ ئەخلاقیەکەیان ڕاگرتووە ئەوە دیوی ئەخلاقیەکەی ئەخلاقی خەڵکەکە کە ماوە بەهۆی ئەو برا ئیسلامیانەوە ماوە ئەخلاقەکە کە پێویستە ئینسان خاوەنی ئەخلاق و ڕەوشی بەرز بێ ئەوە حیزبە ئیسلامیەکان ڕایانگرتووە ئەبێ هەموو کەس ئەوە بزانێت کە هەموو حیزبە ئیسلامیەکان ئەو ئەخلاقیان لەناو میلەتی کورددا هێشتووەتەوە ئەو بەخشینەی کە ئێستا هەیە لە هیچ زمانێکی پێشوان نەبووە بەخشینی واجوان کە بووە ماڵێکی لە قەوما و خانوویەکشی تەواو بە هەموو شتێکەوە بدرێ بە ماڵەهەتی یەک بەخشینی وا لە هیچ زمانێکان نەبووە ئەوەی کە ئێستا لەناو ئێمە هەیە ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی ئەو دەستگای بەخشینەکان هەمویان ئەمە زۆر شتێکی بیرۆزە لە ناومانە بەنسبەت لە سیلەی ڕەحم و ئەوانەشەوە ئەوەی کە قورئان بخوێنێ و ژێی لە فەرمودەی پێغەمبەر بێ هەر بە ڕەحمە و هەر بە دینە و هەر ڕۆژ بەرزە الحەمدولله. کاک شێخەمەوێ باسی ژانی خۆت بۆمان بکەی کە لەم سەردەمی کۆرۆنایا چۆن بوو نەئەترسای لەم ڤایرۆسە ئایا لە پێشووترە ئەم ڤایرۆسانە ئەم تاعون لەو بابەتانە هیچ هەبوو؟ بەڵێ ئەمە من بۆ خۆم بە فکرم دێت لە پەنجاکانە سوورێژە هات خۆم سوورێژەکەم گرت ئاوڵە هات بازێکی دەموچاوی هەمووی بوو بە تلۆخ بەڵام من ئاوڵەکەم نەگرت بەڵام تاوتەیەکەم گرت یعنی نەخۆش کەوتم بە نەخۆشیەکە بەس ئینەکەم نەگرت لەبەر ئەوە یەکێک کە ناوی محەممەد بوو ئێستا لە حیات هەیە ناوی شێ محەممەدا ئەو هەموو لەشی بوو بە تلۆخ ئەچونێ ئەگوتۆ تلۆکێک ئابەخشی بە فڵان کەس بۆ ئەوەی ئەو ئاوڵەیە نەگرێ بیدرێنین بیبین بیکەینە سەردەسی ئەو ئەمە تەبعاً دایک و خوشکە بەڕێزەکان ئەوە لە سەردەمی زووە هەبوو ئێستاش بەکارێنەوە بۆ کۆرۆنا لە شاری سلێمانە پێشتر بەکارێنێنایەوە بەڵێ خوێنی کەسە ئەوانی کە چاک بوونەوە بەکارێنایە بۆ ئەوانی کە توش بوون ئەو خوێن نەبوو هەر تلۆخی ئەو ئیلتیهابێک بوو ئاوێک بوو مەسەلا هەموو لەشی ئەبوو بە تلۆق وەک سوتاو ئەنجا ئەو دایک و خوشکە بەڕێزانەی ئێمە ئەو دایکە پیرەکانمان نەنکەکانمان زۆر دوکتۆر و ئاقڵ بوون ئەچون بە دەرزێک ئەو تلۆخەی ئەو برینەی ئەویانە دڕیانێنا قسیانە سەر ئێرەی من ئەیتر من ئەو ئاوڕێم دەرنەکرد ئەما تاوتەیەکەم گرت خەڵک زۆر مرد لەو سەردەمەیە وەڵاهی تەقریبەن ڕەنگە ئێمە 20 کەس لە تەمەنی خۆمان مرد کە هەمووی هاوڕێی خۆم بوون لە دەی گەورە دێ ناحەیە زەبەر درەک چارەسەرەکەی گەشت ئەو وەڵاهی تر هین هات تیمی حکوومەت هات بۆ چارەسەر تەنانەت باسی ئافرەتێکیان کرد وتیان ئەمە ئەمرێت وتیان ئەم ئافرەتە ئەمرێ تەداویشیان نەکرد ئافرەتەکە ئیتر خەڵکەکە وتیان خوا کەریمە وەڵام نەمرد ئافرەتەکە ئێساش ماوە یعنی دوکتۆر وتیان ئەمرێ ئەوەندە هیلاک بوو بەڵام خوای گەورە ناوی مریەمە ئافرەتەکە هەر ماوە ئێستاش هەرچەندە خۆ دڵنیام کە ماشەڵڵا وەرەیەکی باش پێی کە 5 ساڵەکە هیچ نەترسای لەم ڤایرۆسە کە ئەیان بڵاوە بێتەوە بەتایبەت زیاتر بەرەکی بە تەمەنەکان دەگرێت و هیچ ترسێکی نەبوو یعنی بۆ ئەوەی کە ئەمە ئینسانێ من توش بم وەڵا تەبعاً من بەدایمی دوعام کردووە و تومە خوایە هەرچی دەردێکی دێ بۆ میلەتی کورد هەر لە من کەوێ دەردی هەموو میلەتی کورد لە من کەوێ من ببم بە قوربانی هەموو گەل و میلەتەکەم هەروە حەز یعنی خۆم پێم خۆش و هەر خۆم بیگرم و کەسێکە نەیگرێ ئەوجا کەما بە شعرێکی شەیە لەسەر کۆرۆنا بەڵێ دیکەی جەنابێ شعر و نووسینە ئینشاءڵڵا ئەو شعرەمان بۆ بخوێنین بەڵێ ئەنجا من کە باسی ئەم شێعرەم نووسیوە باسەکەم لەسەر ئەوەیە کە ئەوها بەم شێوەیە نووسیوە
ژیان ئێمە باسەکەم لەسەرەوەیە ئێمە بەیەکەوە ئەتوانین ژیان خۆشە ژیانی پێکەوە ژیان خۆشە لەبەر ئەوەی کە ئەم کۆرۆنایە لێی دابڕیتین ئەوە من بۆیە ئەم شیعرەم نووسی یعنی دابرینەکە ناخۆشتر بوو لە ئازارەکە لە ئازاری نەخۆشیەکە دابرینەکەمان لە یەک لە ئازاری مردنەکە ناخۆشترە یعنی ئێمە هەر بەیەکەوە جوانین هەر بەیەکەوە ژیان بەرینە سەر خۆشە بە تەنیا ژیانی لەگەڵ هەموو میلەتانی دنیای ئێمە پێکەوە ژیان میلەتی کورد میلەتێکە بەناوبانگە میلەتێکە خاوەن دەرگایە خاوەن ماڵە خاوەن ڕەحمە خاوەن نانە خاوەن دیوەخانە خاوەن لێبوردنە ماشەڵڵا لێبوردن چەند گەورەیە لە لای خوا خوای گەورە کە لە گوناهبار ئەبوورێ خوا بەو گەورەیەی خۆی لە تاوانبار ئەبوورێت لەبەرەوە میلەتی کورد میلەتێکە لە ئەو کەسانە خۆش بووە کە کوڕەکانیان ئیعدام کردووە ئەم میلەتی کورد چەند کراوە و چەند میلەتێکی گەورەیە جاب لەبەرەوە ئەم شیعرە کە ئەفەرموو یعنی باسەکەەوە بەناوی خوای گەورە بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە هزار درود و سەلام لە گیانی پاشی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم خەریکە نرخی ژیان بزانین لە دووری یەکتر زۆر پەرێشانین بیری یەک ئەکەین ڕێگامان نییە دەردێ هاتووە و دەرمانی نییە هەموو مرۆڤی لە یەک دابڕان لە یەک تۆراوین بەبێ دڵیەشان لە ماڵێ دەرسی یاسا شێنی پەیڕەوی نەکەی سنوور بەزێنی چونکە نازانی پەتا لە شوێیە دوژمنی خەڵکی شارولادەیە زۆر بەنەهێنی خۆی مەواز داوە ماڵی نادیارە تێمان ئاڵاوە نەما ئەمینی و خۆشگوزەرانی ڕەنگمان زەد بووە وەکو زیندانی لە ژیان بێزار بووین باوکە ڕۆمانە ناشکوریمان کرد خەتای خۆمانە لە بیرمان چۆوە جەنگی ڕابرد و هەڵپە و تەمامان لەوزە دەرچوو ئەوەندە زۆر بوو بێشەرعی و تاوان خۆڵمان بۆ باری لە باتی باران سەیارە زۆر بوو خانووی بەرزکرا ڕەحم و بەزەیی بەفیڕۆدرا ساردی کەوتە ناو خزم و کەسوکار بۆ گەرم و گوڕی بازاری دۆلار گرد و شێ و دۆڵ تەلبەند کراوە دۆمن لە پوش و پاوان نەماوە ئەوەی بێناز بێ مزگەوتی خوارە بێ مزێور و بێ مامۆستایە یەکجاری دایخست ئەو کۆرۆنایە هەرچی ڕوو ئەدا ئیرادەی خوایە خۆتان ڕاگرن خێری تێدایە ڕاستە ناخۆشی خۆشی لە دوایە بەخۆربان لەگەڵ تۆیا گفتوگۆکردن و دانیشتن چێژێکی تایبەتیە بەڵام بەرنامەکەمەوە دەخوازمانیە ئینشاءڵڵا لە دەرفەتی کە ینی بەرنامەکەمان نەبیتەوە بەڵام ئەمێ دواپیامی خۆتمان بۆ پێ بڵێ ئینشاءڵڵا چ پامێکت هەیە بۆ گەلی کورد بۆ موسڵمانان بۆی بینەران گوێبیست بن ئینشاءڵڵا وەڵای قوربان من ئەوەی کە لە قورئانی پیرۆزان لە معناکانی تێگەیشت بێتم ئەم ئاەتی قورئانەکە ئەفەرمێ بسم الله الرحمن الرحيم واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون أما خواهي قورا باسي أو تبعيئك خواهي قورا باسي أو تبعيئك أو يقرتنك همومان يقبقرين همومان يقبقرين واعتصموا بحبل الله جميعا همو كسيك قريته لسر أرزه لسر أرزه انزا من ئەڵێم مادام ژیان ئەمەندە کورتە وەکو هەموو پێغەمبەرەکان بەسەرهاتەکانی کە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە قورئانی پیرۆزە باسی پێغەمبەرەکانەکە سوورەتی یوسف و سوورەتەکان ئەوانەی کە باسی حەزرەتی موسا و ئەمە ئەکا هەمووی ئەمانە بەسەرهاتە بۆ ئەوەی کە خەڵک دەرسی لێوەرگرێت
خەڵک چاو لە پێغەمبەرەکان بکە پێغەمبەری خۆمان بە چ ڕەزالەتێک ئەم دینەی پێکەوەنا بە چ سەبر و تەحەممولێک هێنای چی بەسەر هات دەکاکە ئێمە مادام ئۆمەتی ئەو پێغەمبەرە نازانین با هەمومان ئەو سەبر و تەحەممولەمان هەبێ با هەمومان بەڕێی پێغەمبەری خوایە بڕۆین صلی الله عليه وسلم با هەمومان گوێ بۆ فەرموودەکانی پێغەمبەر بگرین با هەمومان دەرس لە قورئان و فەرموودەکانی پێغەمبەر وەرگرین هەمومان بەختەوەر ئەبین هەمومان لە هەموو شێشە و ناخۆشیە ڕزگار ئەبین ئەوسایان چیت هەیە بۆ کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەتن جەنابێ 25 ساڵە لە ناو جێگای نەخۆشی بەڵام سپاس بۆ خەورەیەکی باش و بەهێزت هەیە چیت هەیە بۆ کەسانەی کە مەسەلەن نەخۆشێکی بچووکی هەیە ئەیکا بە هەناو من نەخۆشم و وا لە خۆیەکە بەڵام جەنابە سپاس بۆ خواکە لەگەڵ ئەو نەخۆشی هەورەیەکی بەهێزی هەیە ئینشاڵڵا تێڕۆین تۆ پەیامی تۆ چی بۆ کەسانە وەڵایی پەیامی من بۆ ئەوەیە هەموو ئیسادێ لەسەر ئەم مەرزایە کە نەخۆش کەوت بیر بکاتەوە کە یەکێ لە خۆی هیلاکتر هەیە کە یەکێ لە خۆی هیلاکتر بوو کەوا بوو ئەو پاشایە من لە پشتێنە بەرەو خوارم لە ماوە شەلەرم بەڵام دەسم هەیە قاسم هەیە گوێم هەیە چاوم هەیە شکرانەی ئەمانە بەردەوام شکرانەی خواکەم من بەردەوام شکرانەی خواکەمکەوە هەرچەندە ئینسانی ڕەزیل بێ ئەوەندە لە لای خوا خۆشەویستە بێ و پاداشەکەی لای خوا گەورەترە بێ لەبەرەوە داواکەم هەمووی سەبری هەبێ چونکە هەر لە پەنجەکانی پیرەمێردا ئەفەرمێ سەبر کلیلی دەرگای خۆشیە قەناعەت پۆستی شاهی پۆشیە لە ناو جێژاوەی گەردەشی دەوران گەر سەبرت نەبێ نابێ مەلەوان ئەگەر ئەتەوێت دڵت تەنگ نەبێ لە دڵ تا مەیلی داوا و زەنگ نەبێ بە حەق یانە حەق کە قینت هەستێ ئەو قینە ڕێگای نەشئەت ئەبەستێ کە بەگشت تا بێن خۆڕایی نییە خۆشت ئەزانی گوناهت چییە پیاوچاک پەروپۆی ئەکا بە سێبەر لەو سێبەرەیە ئەکات ئەسێتە سەر وینست لە ناو زگی ماسیدا ژیان و چرای لیقای خۆت پێدا ئەو لا ئیلاها ئیلا ئەنتەیوت بەزەیت پێهات ڕەحمت بۆی بزوت فەزڵت وەک لە شاو شکرت بێ پایان غەیری تۆ کەسم نییە لە جیهان ئەمە منازاتی پیرەمێردنامە پیرەمێرد مامبووری ئەمڕۆ ماندوومان کردی چێ بەڕاکاکە جەم من ماندوو نابم ئێوە ماندوو بوون من مەمنونی ئێوەم کە ئێوە ماموو کرد ئێوەم هیلا کرد بەڕێز بکەین ئینشاءڵڵا بە قوربان دوا بەرنامە نابێت ئینشاءڵڵا بەرنامەیەکی تایبەت دینەوە خزمەتێ بەخوا خۆ من کاک سروش هەبوو لە ناو کۆمەڵات تۆزێ خەڵکی هەڵەوزە و کورماڵە هات جارێکی مخابەلەیەکی کردم ئەنجام من هەر لێرەشەوە ناوی چەند کەسێک ئەهێنم لە کۆمەڵی ئیسلامی کە حەزەکەم جێژنە پیرۆزەیان لێ بکەم مامۆستا نازم عەبدوڵڵا جێژنە پیرۆزەی لێ یەکەم جێژنە پیرۆزە لە کاک هاوژینەکەم کاک هاوژین لە کاکە لە مامۆستادارە جێژنە پیرۆزە لە مامۆستا یاسینی مامۆستا مەلا حەسەنەکەم ئەمانە بڵێن جێژنە پیرۆزە لە کاک ڕێبوارەکەم جێژنە پیرۆزە لە کاک ڕێبوارەکەم کاک ڕێبوار لە هەموو کۆمەڵی ئیسلامی دووبارە جێژنیان پیرۆز بێ و جێژنە پیرۆزە لە هەموویانەکەم با تەواو نەبێ کاکە شتیکەتان بۆ با شێعرێکی کەم ماوە با تەواوی کەم کاکە ئەمە ئەمە شەر لەسەر کۆرۆنایە بە ئەمەش بکەنینەوە کۆرۆنا دەردی هێناوە ڕەوڕەوەی ژیانی هێنایە دواوە بووە بە شێشا بۆ هەموو جیهان گەشت و گوزار و هاتوچۆی وەستان خوێندنی ڕاگرت لە زانکۆکانە ئیش و کار نەما لە شارەکانە بۆ خۆپاراستن لەم دەردەگرانە ماڵەکان بووە بە تەمەڵخانە کاتیش گۆڕاوە ڕۆژ چۆتە سەر شەو پیشەمان بووە بە خواردن و خەو داڵغە لێ ئەدەین بەبێ ئیش و کار زۆر خەفەت ئەخۆین لە چۆڵی بازار خزم و دۆست و کەس سەر لە یەک نادەن تیمی پاراستن ڕێگای پێ نادەن خۆپاراستن لەو کۆرۆنایە هەر خواناسین و زیکر و دوعایە
لابەری ئێش و دەرد و بەڵایە سەڵاوات لەسەر ڕەسوول اللهە خوای گەورە بەڵا بڕەوێتەوە نەخۆشەکانمان چاک ببێتەوە دەرگای ڕەحمەتمان لێ بکرێتەوە دەرمانی کۆرۆنا بدۆزرێتەوە کۆتایی شەڕ بێ و ئاشتی بێتەوە بە قوربانتان خی گەورە جەزاواتەوە ئینشاڵڵا لە کاتێکە سەردانتەگەین دەزانم کە کاتەکەت پێکەم بوو بەڵام ئینشاڵڵا لە کاتێکا دێنەوە خزمەتێک وەڵی کە ئێوە ئێستا لێرەوە ئەچن بۆ ژوویکە بەنامی دیکەمانێتەوەی دیکەمانێ بەنامی ڕاستە خۆیە لە بەنامەی کە ئینشاڵڵا کاکە ئەو میوانە دانێ بۆیان دەستە خۆش بێ کاک جەلال کاک شۆن دەگەرم لای ئێوە هیوادارم کە بینە بەرنامەکەمان تەوەری ئەم جارەمان بەدڵی ئێوەی عزیز بووبێت تا تەوەرێکی دیکە و بەرنامەیەکی سەردانی کەسایەتێکی دیکە خواتان لەگەڵ سپاس بۆ هاوکارمان دانیار نورەدین کەوا لە ناو شاری سلێمانیەوە لەگەڵمان بوو وەروە سەردان و دیداری ئەو شاعرە بەڕێزەی کرد بوو بۆمان لێرەوە دەستخۆشیمان بۆی و سڵاو و ڕێزیشمان بۆ هەیە وڵات جەلال پێمان بێ بڕگەیەکی تایبەتمانە بێت دەچینە لای هونەرمەندی ئازیز زەویش کاک گۆشمان محەممەد کە لە هەڵەبجەوە تەشریفیان هێناوە کاک گۆشمان بەخێربێی جەژنت پیرۆز بێ و هەر لە خۆشی ئابیت کاک گۆشمان بەخێربێ زۆر سپاسانەکەم جەژنی وەش پیرۆز بێ و لە تەواوی مسلمانانی کورسان و جیهان پیرۆز بێ زۆر کاک ئەمیر ئەرسەلانی ژەر بەخێرێ باو لە یاد نەکەین عاسفی بەڕێز و ژەمیاری کەمان و پێم وابێ ئیترتوان بڵێن پادشای ژەنینی ئۆرکە ئەوانەیە گەر وەگەمە بیناسن ئەلبەتە من بەدەر لە بەرنامەکەش کاک ئەمیر ئەرسەلان زانیاریمان هەیە خوا بەخێر بن جەژنتان پیرۆز بێ زۆر سپاس کاکەمی بەخێر بێت کاک گۆشمان چیت بۆ حازر کردوین بۆ ئەمڕۆ چەند بەرهەمت بۆ حازر کردوین بەڵێ کاک جەلال ئەمڕۆ لەگەڵ کاکەمیر چوار بەرهەمان ئامادە کردووە ئەگەر شتی ئیزافێش هەبێ و شەرکێشەمان نابێ شتی تریش هەیە و کاکەمیر پارتی مۆسیقای ئامادە کردو و بە هیوادارین خەڵک بەدڵیان بێ و جۆگی باش بەرهەمەکانت چی و چینەوانی کە ئامادەت کردوون بەرهەمێکی مەزەری خالقیمان ئامادە کردووە لەگەڵ هونەرمەندی گەورە عەباسی کەمەندی زەکەریا حسێنی شەریفی ئەمە چوار بەرهەمی ئەمڕۆ ماشەڵڵا هەمووی جۆرێک لە سنەتی و توان بڵێم گۆرانی ئەو گۆرانی بەژان کە گۆرانەکانیان زۆر سەنگینن بڵێ ئێمە سەیری پرۆگرامەکەین ینی ئەگەر بەشداری هەر بەرنامە بکەین نەزانین هەڵبژاردنەکانمان بۆ ڕۆژانە ینی بۆ کەناڵ و بەرنامە بزانین چی ئەگونجێ لەگەڵ کەناڵەکە یاسا ئەمڕۆ پێشتریش لەگەڵ کاگەمیرایشمان لەسەر سنەتی زۆر کردووە ئەم بەرهەمانەی ئەمڕۆ یەک دانیان ئەرەبێسکی تایە ئەوتریش هەمووی سنەتیە زۆر باشە پێش بچینە لای بەرهەمێکی تازە دەبێت بزانم پێشتر هیچ ئەلبوم و بەرهەم وانت بڵاو بوونێتەوە تامان لەم ڕەمەزانەی ئەوەی کە بینیمان و لێمەش لێرە بڵاومان کردەوە مناجاتێکت بڵاو بوویەوە بەڵێ لە ڕابردووە ئێمە چەند ساڵێکی زۆر ئیشمان کردووە لەگەڵ گروپی ئاهورا یان لەگەڵ گروپی مۆسیقای هەڵەبجەیە هەموو شتەکانمان پەیوەندی بە بۆنە و مناسبەتەکانەوە هەبووە بەرهەمیش هەبووە بڵێن هەری خۆمان بوو خۆمان ئاواز و مۆسیقاوانمان کردو بەڵام وەکو پەخش و بڵاوبوونەوە بە لە کەناڵەکانەوە نا بەس بۆ تایبەت بۆ ڕۆژە و دوایەوە ئەم ڕەمەزانە لەبەر مانگی ڕەمەزان مناجاتێکمان بۆ یەکەم جار بە ناوی خۆمەوە بڵاو کردەوە ئەو بوو چەند ڕۆژێک پێش کۆتایی ڕەمەزان دابەزی لە کەناڵی پێیان بۆ چەند کەناڵێکی تریشەوە زۆر باشە کاک گۆشمان پێما بێت تۆش زیاتر خۆت هەم دەنگ و هەم تواناشت کە توانم بڵێم گۆرانی سنەتی زۆر قورسترە تاوم گۆرانی نوێیانی ئەمڕۆ زیاتر حەزت لە سنەتیەکانە یان خۆت هەستەکەی زاڵتر و باشتری لەو بارەیە بەڵێ لە ڕاستیەوە هوشۆن پێشتر ئاماژەم کرد ئیشمانت لەسەر سنەتی زۆر کردو من هەر بە سنەتیش دەستم پێ کرد و دابەزیم یەکەم جار بە حکمیەوەی کە ئێمە لە سنووری هەڵەبجەیان ئێوە خۆشان ئاگادارن ئێمە گۆشکراین بە گۆرانی سنەتی و شەجەریان و ئیرەج و ئەوانە منیش هەر لێوە حەزم لە هونەر کرد و دەستم پێ کرد بەڵام ئێستا شتەکە تۆزێ فراوانتر بووە ینی ئەتوانین بڵێ ئێستا گوێم لە عەرەبی گرتووە گوێم لە تورکی گرتووە ستایلەکانی تریش تا ڕادەیەک شارەزاییم پیا کردووە قسەکەش پێڕۆتان بڵێم هونەرمەندانی هەڵەبجە تایبەتمەندیەکیان هەیە توانم بڵێم ئەمە بە ناوچەگەریەتی نەبێ تۆ سێری مەسەلەن مەریوان سەفادین کە مەسەلەن سێری وشار حەمە فەرەشکە سێری هونەرمەندە کۆنەکانی هەڵەبجە وانێشەوە یان ڕیتمێکی سنەتی سەنگینی کۆمەڵایەتی کوردەواری زۆر جوان مەسەن لەو شارەیە ئەتوانم بڵێم هونەرێکی زۆر جوان هەواقڵێ و ئیشەڵا کاگۆشمەنیش سەرجڵەوی و قافڵە بێت و زۆر سپاس ئیشەڵا ڕێژکەمێتەوە بە باشتریش
فارسیەکە دیارە دەبێت باش بێت چکە بۆ حکمی جوگرافیەکەەوە تێکەڵێکە لەگەڵ ئەو دیواوە سونێتیەکانیش کە دەڵی فارسیەکەت باشە باست لە تورکی کرد لە زمانی تورکیەکە هیچ دەزانی؟ مەسەلەوە نییە بڵێن تورکیە ستایلی تورکی پێوترێ عەرەبێسکی تورکیانی ئێستا ئەوانەی کە لە سنووری سلێمانی تێپەڕێ بەرەوە هەولێر و زاخەوانە ئەوەی کە گۆرانی ئەڵێن ئەوانەی کە گۆرانی ئەڵێن هەمویان لەو ستایلە ئیشەکەن یعنی زیاتر کاکەمەی شارەزایکی باشتریشێلەوە لەو چێ بتوانێت زیاتر لە من تۆزیح لەسەر و مۆزوعات بەس مەبەستەکەەوە نییە بەس بە تورکی گۆرانی بڵیت بەڵێ ستایلەکە تورکیە کاگەمیکەواتە ژەنینی مەسە سەرکێکی تورکیا خۆ دەرابێسکی تورکیان سنەتی بۆی ئەوەی عازف چەند هیلاکتانەکە سنەتیەکان قورسترە ئیشی زیاتریەوەیان ئەم وەکو مۆسیقا وەکو پێویستی بە جوگرافیاوە حەقیقەتەن ئێستا بڕۆرە گەرمیان قەتاری ماڵۆیسی قەتار خەڵکە قەتاری ئاسان جێتە مەقامەکەی دەسێنێڵی بە یادی سەفەر یان لە هەڵەبجە جۆرە کۆمەڵەشتی جیاجیابەتشتە هەورامان بۆ فۆڕی سیاوشەمانە ئەمانە ڕاستە بە جوگرافیاوە جا مۆزوعی مۆسیقای ئەرەبێسک کە لە کۆنەوە لە میسرەوە سەری هەڵاوە مۆسیقای ئەرەبێسک کە بریتێ لە سێتکەمانێکی زۆر یان زیاتر بڵێ بریتێ لە کۆمەڵ ڕستێ جملێ بە شێوازێک ئەژەندێت ئەم شێوازە پێوترێ ئەرەبێسک ئەوەی کە زۆر کۆی کرد و ئیشی تیا کردووە مەسەڵەن تورکیای ئێستا تورکیا و جوانکاریی کە لە ئەرەبێسکا کراوە لە تورکیا کراوە و کۆمەڵە ڕستەی زیاتر ئەو کە بریتێ لە مۆسیقای ئەرەبیک ئیسک ئەرەبێسک کە لە عەرەبی وەرجا لە کۆنی ئیشەکانی ئوم کەلسومەوە مامۆستا عەبدولحەلیم حافڵ لەم هونەرمەندانە زیاتر کەسەری هەڵاو ئێمە جۆبیسی بووین وەرەو پێشتریش هەبووە لە میسرا بەڵام بۆی زیاتر ئێمە جۆبیسی بووین لە ئوم کەلسوم و عەبدولحەلیم حافڵ و کۆمەڵێ هونەرمەندی تر کە ناکرێت هەماژە بە هەمیان بێت ئەوەی کە ئێستا ئەکرێ مەسەڵەن لە مەنتیقەی گەرمیان تایبەتە بۆ خۆیان سەر شۆرە ئەوروپاوە کە ورودە مەقامی قەتار هەموو نێزانێت کە مەنتیقەی لە کوردستانە بە ناوی گەرمیانە مثلا باسی حیران ئەکەڵەن دەشتی قەرەچۆک و کەندێناوا لە دەشتی بۆ بێ باسی هەر فۆرمێک لەم فۆرمانە کرد لەبەرەوە مۆسیقایش ڕۆحی بە جوگرافیاوە ئێمە بە حوکمی نوێژوویەکی تاڵمان هەیە لە هونەرە لە فەن بەگشتی هەرهەمووی لەبەرەوە ناکرێت خاوەنمان نییە لە فەنا بڵێن ئێمە خاوەنی ئەم چەند بەرهەمەی هەموو جارێڵم دڵێمان بە ئاوازی ئێوە زەراجان کۆژوکتور نوێژی بۆ نووسیوە سەردەمی پێشوەسمانی ئێمەش نوێژی جوانمان نییە لە هونەرە بەڵام لە کاتیشتی تایبەت قسە لەسەر ئەو فۆرمە باش ئینشاڵڵا بچین لای یەکەم بەرهەمت چییە کاک گۆشمان کە پێشکەشمان بکەیت یەکەم بەرهەم وەکو گۆرانیەکان گۆرانێکی مەزەری خالیقیمان داناوە بەڵام وەکو دەستپێکی ئیشە هونەرەکان داما نابوو سەرەتا کاگەمیر پارچە مۆزیەکمان پێشکەش زۆر باشە کاگەمیر فەرموو بیگۆڕە کاگەمی مۆسیقاکەی تۆ چییە ینی چیمان پێشکەشەکەین حەزەکەم پارچە مۆسیقاکە پارچەیە مۆسیقای هەروەکو خۆمان سنەتی بێ زۆرگای خۆمان مۆسیقایکی ڕۆژهەڵاتێک و مۆسیقایکی ناوخۆییە لەگەڵ پارچەیەکی چوار مزراوە هەر ئەوەی شەوش لەبەرەوەی کارگۆشمان بەدڵی بوو زۆر باش فەرموو
دەستەکانت خۆش دەستەکانی خۆش بێ هەر بەڕاستیەوە هەمووی هەر بەوەکەی وەڕێکی شتەکەی ڕێکۆرد کردووە پێشتر لە ناویان شێوازی ڕێکمەکە لە شەشەوە ژیراوەکەی کرد 4 مزراب 3 مزراب 2 مزراب ئەمانە و فۆرمێکی محەلی ڕۆژهەڵاتە منش ڕێکمەکەم ڕێکۆرد کردووە پارچە مۆسیقاکانیش هەڵدە گوێبیستی و میان هەمێکی گرتی جاریە خۆت ئیمپرۆڤایزیشن ژەنیت بەسەوە نییە شوان هەر مادام ئیتر ڕێکۆردی کردو هەرکەس بڕاتەوێت لی بزانێت 250 تایبەتی خۆی جا من خۆ پێش بەرنامەکە هەرچەند من سۆز لە مۆسیقا زۆر شارەزانی بیان کامڵێم بکەم بەڵام من نازناوی پادشای ژەنینی وەرگم پێبەخشیوە زۆر باشە کاگۆشمان دەفەت کەمە دیارجگە لە بەرەمەکانی خۆت ئێمەش داواکردنمان هێلێت بۆی با بچین لای بەرهەمی یەکەم کە ماژەت بۆ کرد هی مەزەری خاڵقی بەڵێ بەسەرچا چاوت خۆش بێ شمالي خيلان لنا يوشي عيلي قران كيجا كرداي چاو بالك دي بولاي دلدار بو ججوان بچپو پیکنینو بالنجام برانا بیرو مردوشین دل پر لهی و اوین چند جوانا او روستانا دل خور پیمستانا چند جوانا او روستانا دل خور پیمستانا لگوشی چیخ دل داری چاوایا ریشه دلاری خدا خو کی دل در بین بوجه جوان بو دل داری لپر ابین دل باری وک پاری وستاوا پاری پیکاری لا جوان لا دل داري چند جوانا او روستانا دل خور پیمستانا چند جوانا او روستانا دل خور پیمستانا دەستەکانت خۆش دەستان خۆش دەنگتان خۆش بێ زۆر سپاس کاگۆشمان هەوڵت داوە لەوەی کە جگە لەوەی کە بەرهەمی هونەرمەندەکانی تر بڵێیتەوە هی خۆشت هەت بێت تایبەت ئەلبوم بێ بە تاک بێت بەڵێ وڵات وەکو هەوڵدان بڵێ بەڵام چۆن دەڵێیت ئیمکانەتێکی وا لە بەردەستانیە هونەر بەس بە تەنیا وتن نییە هونەر بەس بە تەنیا مۆسیقانیە ئیمکانەتی باشیە هونەر ئەو ئیمکاناتە مادیە تەواو بێگومان بۆ نمونە بابینێکی بزانێت ئەلبومێک چەندە پارەی پێویستە
بە تەقریری نازانم بۆ ئەلبومێک چەندێ پارەی پێویستە بەڵام شێوازی ئیش ینی فەرقەکات بۆ منە بتەوێت ئیشێکی کوالەتی زۆر بەرزکەی پارێکی بخیاڵی و باشی تێچێ بتەوێت ئیشێک بکەی بڵێن چۆن هەروە بچێتە بازاڕەوە ئەمە هەم گوێگری نابێ هەم پارێکی کەمیشی تێچێ هەم لەوانەیە عیبداری شێکات هەنی هونەرمەند کاتێکە ڕاوەسێ لەسەر ئیشێک چاوەڕێکا تاوکو دەرفەتێکی باشی بۆ دەستەکەوێت ڕەنگە بەس مادیەکەش نەبێ بیر لەوە بکاتەوە بڵێ من ئەمەوێ ئیشێک بکەم بە ئیشێ دەرکەوم گۆرانی بێژ عادەتێکی وایە ئیشی سەرەتا کە دەستی پێکرد ئەگەر شتێکی زۆر جوان بێچێتە ناو خەڵک کە ڕۆشتە ناو خەڵک دەنگدانەوەیکی زۆریە بێت خەڵک ئەو هونەرمەندە ناسێ بەڵام جار هەیە هونەرمەندێک چەند بەرهەمێک تەنانەت ئەلبومێکیش بڵاوکاتەوە ناچێتە ناو خەڵک ئەمە هۆکارێکی زۆر گرنگە هونەرمەند یەکەم جار ئیشێک بکات جوان بێچێتە ناو خەڵک ئەگەر مەسەلان تۆ ئیشێکی کوالەتی زۆر بەرزی شکەی کە پارێکی زۆری تێچێ ئەو بەرهەمەی کە چێتە بازاڕەوە لە کوردستان بازاڕی هونەر جۆرێک لە جۆرەکان کۆپیکردنی و بردننی و بڵاوبوونەوەی سند کۆنتترۆلکراونیە ئەو داهاتە دەسەکەوێتەوە لەو بەرهەمی کە مەسەلەن خۆی لە هەموو جیهاناوی کە گۆرانەکەش دەڵێ ڕەنگە لە داهاتی گۆرانەکە زیاتریش دەسکەوێتەوە لەوەی کە سەرفیشی کردووە بێگومان لە ڕابردووە لە کەناڵەکان وەرە گیرایەوە مەسەلەن یان توانی ڕێک دەخە و دەقلەوە چێ بڕی پارەکە ناکە تێچووەکەی لەوانەیە تا ڕادێک پاریان بۆ بگەڕانێتەوە بۆی بۆ جارێک داهاتوو ئیشی ترکەی بەڵام ئێستا پێشتریش لەگەڵ کاگەمیرا باسیەوەمان کرد ئێستا ئەوە نەماوە ینی کەناڵەکان ئەوەنە هونەرمەند زۆر بوو ئەوەنە بەرهەم زۆر بۆ ڕۆژی وا هەیە لەوە چێ لە ڕۆژێکە هەر هونەرمەندێک ئەگەر بێت و بەرهەمێک بڵاوکاتەوە لە مایەکە 15-20 بەرهەمی تازە بکوێتە کەناڵەکانەوە ینی ئەوانیش ناچار نین ئێستا پارە بەو بەرهەمانە بن ئەیلانی پەیوەندیدار وەزارەتی ڕۆشنبیری و ئەمانە چۆن دەستی ئێوەمانان ناگرێەوە ئایا جیاوازیەکە لە نێوان هونەرمەندەکانە بێگومان جیاوازەکات لانی پەیوەندیدار هەر وەزارەتی ڕۆشنبیریە تایبەتە بە هونەر ئەوانیش زیاتر ئیش بۆ کەسانەکەن کە دەرکەوتون ینی چاوەڕێکن تا بەرهەمێکی باشە نەبێت تاکی خەڵکی باشنە و ناسێت تاوەکو شتێکی جوانە نەبێ ئەوانیش هاوکار نابن ینی ئێستا کەسێک دەرنەکەوتوێت با توانایکی باشی هەبێ با خەڵکیکی باش مۆسیقاژ ژەنی باشی لە پشت بێ با بەڵام کە دەرنەکەوتوێ ئەوان ئامادەنی دیشی لەسەرکەن زۆر باشە کاگوشمان پێم وایە بێ کاتمان بۆی بتوانین بە شێوەیەکی زۆر خۆش فریای هەموو بەرهەمەکان بکەوین ئەگەر لەگەڵ کاگەمی بەرهەمێکی ترمان پێشکەشکەن بۆی بتوانین ئەو بەرهەمانەی هەمانە لێرە گوێبیستیان بێت ئاواسی کەمەندی ئاواسی کەمەندیمان بووە چڕت بەڵێ باش بەس تۆزی قاسەوت وەرێکە علی بكيفه بتاو من بيشي كسنايجي حيفه بتاو من بيشي كسنايجي حيفه
کرده دیو بکایش خوانا کرده دیو بکایش دیای من لاجی دیو بدایش دیای من لاجی دیو بدایش تو چاوه نیشیه تو چاوه نیشیه علی بکیفه بچاو من بیشیه کس نیشی حیفه بچاو من بیشیه کس نیشی حیفه خدا نکرده بدوی جانبو هر بالله نصیب دشمنانه بو هر بالله نصیب دشمنانه بو خاطر أولا لكم كالبو خاطر أولا لكم هرگز نبینم داخل ویایتم هرگز نبینم داخل ویایتم تو چاوه نیشیه تو چاوه نیشیه علی بکیفه بچاو من بیشیم کس نیشی حیفه بچاو من بیشیم کس نیشی حیفه دەستان خۆش بێ و دەنگتان خۆش بێ. پێشوێ بچینە لای بەرەمەکانی دیکەی دەمێ بێمە سەر بابەتە فارسیەکان. کامیانت زۆر بەلاوە ئاسانە یا لە کامیانەوە دەستت پێ کردووە لە سونەتەکانیان لەم تازانی کە ئێستا هەن؟ منەو کات گوێم لە گۆرانیەکت بەس شەجەریان بەناسی. ینی بەس گوێم لە بەرەمەکانی شەجەریان فارسی تێگەشتی؟ حیچ تێ ناگەشتم. ئێسڵان ئێستش ناتوانم لە ئەنگلی شعرەکانی تێبگەم خۆتان زان. تاوان فارسیەکی سونەتەکان قورسە. بەڵێ زیاترە ویشی لەسەر شعرەکانی حافزی شیرازی کردووە. ئەو هەر بڵێن ئێمە خۆمان کەسێکمانەوەی لە مەولەوی تێمانگەێنێ لە بزڵت ئەوانی جوان فارسەکان دەبێت شارەکانی حافز و ئەمانیان هەمویان بۆ تەرجمەکەیتەوە. بەڵام ئەوانەیە ئێستا هەمویان ئاسانن یانی ڕۆژمانن کە ڕۆژانە قسەی پێکرێ بەڵام ئەوی شەجەریان جیاوازترەوەی ئیرەج تا ڕادێک ئیرەجیش وەکو شەجەریان نەبووە. ئەو ئیرەجیش سەرەتا لە زمانێکی بازاڕیەوە دەسی پێکردووە لە چاخانە و لە کافتێراکانە دەسی پێکردووە. ئەویش جیاوازە بەڵام شەجەریان تایبەتمەندێکی سەیری هەیە وەکو هونەرمەندەکانی تر نییە بەڵام چەند کەسێکی شوێنکەوتوی ئەو هەن ئێستا ئەوانیش تقریبان خەریکە لە ڕێژەکەی لایەن وەکو هومایونی کوڕی ینی هومایون ئێستا ئەزانێت سونەتی ئەو باوەی نەماوە لە ئێرانە سونەتی وەکو چۆن ئەڵێ قاموسێکە و داخراوە خەڵک کەمیشی لەسەرکات لەوچێ خەڵک ئێستا نەتوانێت زۆر خۆی با لە قەرەی وەکو چۆن باشە کامی شەجەریان زۆرەوتەوە دەست پێکەکەت مەقامێکی شەجەریان زۆر زۆرەوتەوە بەڵام ئێستا زۆر باشی لەبیرە نەماوە گەر کامیان بوو حەزەکەی با لەگەڵ کاکە میرا زۆرمان ناوایڵین و قەیچەکە بەڵام لەکەم و کوڕی بوون بەڵام دەمێکە ئیشمان لەسەر سونەتی نەکردووە ئاساییە. یان یەکسەر زانن تەنسیختانەیە کامەیە؟ ئەو باش لە من تێگام چونکە زۆر باشە دەستم پێکردووە یەکەم جار هەر بۆ با بەسەراتێکی یەکترناسینی من ئەوم باسکەم. سەرەتا من لە بەرنامەیەک لە ڕادیۆ بەشداری پێشبڕکێکی گۆرانیوتنم کرد
خوشکێکم لەوێ کارمەند بوو لە ڕادیۆکە کاگە میریش بە حکمەوەی کە ئیشی مۆسیقایە کردوانە زۆر مناڵ بوو باسی 2006 ناوەکەم زۆر مناڵ بوو توانایکی زۆر باشیە بوو لە ڕادە بەدەر بوو ئێستا باز ناکرێ ئیتر باسی ئەوەی کرد ئەو خوشکەم وتی ئەوە برای منە ئەمیش وتوی حەزەکەم بەڵا بیناسم ومانە هاوکاری بم و ڕۆژێک لە سنتەری مناڵپارێز یەکترمان بینی کە لە ماڵەوە باسییان کرد کە کاگەمیر کوڕێکە و بەتوانایەوانە من چاوەڕێمە کرد پیاوێکی گەورە بێ و زۆر لە خۆم گەورەتۆمانە کە ڕۆشتم ئەمم بینی وتیانە ما وەڵامیش عەجیبم لێوتم تو ئەمیری وتی بەڵێ چاوەڕێمە کرد کەسێکی زۆر لە تەمەنی خۆم گەورەتر بێوانەتی وەڵام من ئەمیرم بەڵام بەجددی ئەمیر ینی ئەگەر تەمەنەکەشی مناڵتر بوو بێ بە تواناکانی سلمانی کە زۆر گەورەیە من هەتاو گوێستە سوپاسێکم زۆر هاوکارم بۆ نەک ئەم و چەند برادێکی ئەزیز حەزەکەم لێرەوە ناویان بەرم کاگۆرزێر هەر لە سەرەتایەکتر ناسینی من ئەمەوە ئەویش زۆر هاوکارم بووە لە هەموو ئیشەکانمانی پشتم پێبەستون کاگەمیر هەر جارێک پێویستم بە هاوکاری هەبوو بێ نەیوتۆ مەجای بۆ هەموو شتێکی من دروست کردو زۆر سوپاسێکم کەسیان خۆش بێ کاگەمیر تۆ دەست پێ بکە باویش دەست پێ بکایتر چون جان و دلم خور شد چون جان و دلم خور شد در درد فراق تو به روی مثال تو دل پرده نهار تا کی خۆش و
دەنگتان خۆش کاگەشمان زۆر سپاس دەکەین زۆر قورسن ئەو زۆر بەڵام زۆر باشی بێت تااقەتێکی باشی هەیە گوێگری لەبەری کەیت و ئەدایکەیت زۆر زۆرێت من دەمێکشەم گۆرانیانم نەوتوە بەس تازەکانە دوتوێتەوە تازەکانم وتووە بەڵام زۆریش ینی وەکو جاران باەخم پێ نەداوە ئەگە دەرفەت هەبێ دانەیەکی تازای لەو فەرچەکانیشی پێ دەڵێن بەتیابەت کاک ئەمیر کامیان باشی دەڵێتەوە علیزەند زۆر باشە با بەرهەمی دیکە چیت بۆ حازرکردین کاگۆشمان ئەزانم هیلاکتەکەین بەڵام کاتمان کەم ماوە آخر منیش زۆر جارەڵێم لە پێچینە فارسیەکان توانایەکی قوڕگی زۆر باشیان دەوێت فارسێکی ترەخین ئاخرەوە ئەگەر شحنو بێنەما لەو بەرهەمانە بۆ ئامادەکردن گۆرانی هەورامیتیانە تۆ لە هەڵاوجەوە بێ و چوار بەرهەمە پێ بێ یەکێکیان هەورامی نەبێ وەڵاگلەیەکی باش آخر زانی چۆنە من هەورامی نازانم بەڕاستی هەورامی وتن قورسە خۆ لە فارسی وتنەکە قورسترە قەناعەتێ هەبێ من ئەڵێم لەوانێ آخر زانی چۆنە تایبەتمەندی هەورامی ئێستا خەڵکی لای خۆمان زۆر گویان لە هەورامی گرێت و ئەوەی خەڵک گوێ لە هەورامی گرێت لای خۆمان خەڵک گوێ لە فارسی ناگرێت اینجا ئەم بابەتە سنەتیانە خەڵک ئەگەر زۆری گوێ بگرێن مدەتێکی کەمە بەڵام ئێمە هەمووان گۆش بووین بە هەورامی وتن و گوێگرتنی گۆرانی هەورامی ئەگەر من بێت و گۆرانی هەورامی بڵێم بچووکترین نەشازی تیا بکەم خەڵک ینی بەعیبە لەسەر لە فارسیەکە ئەگەر نەشازەکەی بێ هەستیشی پێ بەڵێ فارسیەکە تۆزێ ئالۆسترە خەڵکیش کەم گوێ لێگرێ ئەگەر نەشازی شێ بێگومان دەستی خۆم کەشفەکەم ینی ئەبێ احتراف بۆ بکەی هەورامی من تا ئێستا نەموتووە ئەبێ ینی خۆتی بۆ ئامادەکەی کە من ئامادە نەبم ناتوانە بێڵێ زۆر باشە باشنە لای بەرهەمێکی دیکە کێ بەرهەمەکە حازرت کردووە ئەم بەرهەمەهی زەکەریایە گۆرانێکی زەکەریایە بە شێوازی بادینی وتراوە توش بە بادینی هەڵیتەوە بەڵێ بێزەبەت هەرۆکو بادینەکە بۆتان دانێمەوە تر زۆر باش هیوادارم بەدڵتانم ئینشاءالله تا دەنگەکە زۆر باشە بڕۆن فەرمون ای دلال ای دلال ای دلال ای دلال ای دلال ای دلال آجر کتی دل من خونا که به چاپ من چه ما دشمن دور کتی بیجرون یا چاپ من ای دلال ای دلال ای دلال
آگر کتیم دل من خونا که بچاو من آگر کتیم دل من خونا که بچاو من چما تجمن دور کتی بیجرون یا تاو من چما تجمن دور کتی بیجرون یا تاو من دندامن گورامن چند سال از بیاتم چند سال از من ذاتم دندامن گورامن چند سال از بیاتم چند سال از من ذاتم بخاطري خوانكي نبي جياريني نام بخاطري خوانكي نبي جياريني نام رندمن جورمن كان صلاة زبياتما للشان صلاة بلداتما رندمن جورمن شان صلاة زبياتما ولشان صلاة بلداتما دەست خۆش دەستەکان خۆش بەکای باشمان بۆی بادینیش قورسە هەم تێگەیشتنی و هەم لەگەڵ جەلال ترکیزمان لەسەرەوە کە تێبگەین باشی تێبگەین ئێمە مادەمیش لەسەر بادینیەکەین و فارسیەکەیش خۆزانی ئەوش قورسە تۆرە لە هەڵەبجەوە گەشتوێتە دۆک و بادنیان ئیشی لەسەر بکە بە زەورەمە لە تەنیشتێتی نیکە شوانە حەقی بووکە گلەی لێ بکە بۆ پرۆگرامی داوەتو ئیش لەسەر هەورامی شەکەین ئاخرێسەکەشی بەقوت بوو ینی بووبەڕێوێکی باشیان نبوویەوە بەدڵیانە هەورامیەکان بەس بڵێ زەخمە و زمانەکە قورسەوەوانە بەدڵیانەی هەورامین و پێتا خۆشکاکەمی ژۆ زەمە هەورامیە بەس زۆر وەکو چۆنەڵی تۆفێنی مەسەلەن من هەر گۆرانێک حەز لێوی بڵێم ناڵێ بە هەورامی بوو ئەگەر ئەو شتوانێت زیاتر زەخت لەون کە بەس ئەبێک لەیش لەو بکەم چونکەگەرە وڵام منەوەم نەزانیەوە من دوای ئیشم پێێتی تەمان دوێنێ ئەحمەدکەری میوانمان بوو گۆرانەیەکی هەورامی هەر بۆ خۆی هەموو شتێکی حازر کرد بوو وتم باشە تێکستەکە هیچ وتی وەڵا کاک شوان بۆی حازر کردووم ئەوە ئیشی بۆیە کە تۆش تێکستێک بۆی ماما دەکای ئێمەش گۆرانی ئینشاءڵڵا شوانی گیانتەوە خۆت وەڵاوە بیرۆگەی من بوو کاک ئەحمەد دڵی نەشکاندم ئەنێ زۆر بە ئەوش کردمان بەس جوان دەچوو بوو جوان دەچوو گۆشمەنیش بەشکم بێوێ شتێکی جوانی بۆ کرد ئینشاءڵڵا ئێمەش هەورە گۆرانی هەورام بڵێن یعنی من بتوانم بادینی بڵێم و بتوانم فارسی بڵێم هەورامی خۆم لە ناو هەورامی ژیاوم وانە چۆن ناتوانم گۆرانی بڵێم ئاسپاکەش هەورامی بێوتر ئینشاءڵڵا زۆر باشە من هەر سەیری سەعاتەکە دەکەین و دەبڕێ زۆر بە پەلەی کاتەکە زۆر لە خۆیەوە ڕۆژ نازانمە و هەموو کاتە چۆن ئاوا بەخێرایی تەواو کاگەمیر وتت چی؟
هەورامیەک بڵێ ئەوزێڵێ هەورامیەک گۆرانی هەورامی و تۆ مەیکەن بەگلەی ینی گۆرانی هەورانی ناگلەی ناکەین تاوا داواکاریەک واسایە شعرەکەی هەرهی عباسی کەمەندیە مامۆستا جانگیر ئاوازی بۆ داناوە بەڵام بۆ ئێستا و بۆم کاتێ ئێستا ناگونج زۆر باشە ئێستا باوچین لای بەرەمەکەی دیکە چکە پێم وایە دەرفەت نەماوە زۆر باشە کۆتا بەرهەمەوانە بەڵێ کۆتا بەرهەمێکی حسێن شەریفیە زۆر باشە مادام وایە ئێمە بە خواحافیزی لە بینەران بکەین طبعا ئەوانەی کە بینەرانی عزیزەوانەی کە وەڵامی ڕاستیان بەدەستێن ئەوە ناوەکانیان لای خۆمانە سبەینێ لەگەڵ ئەوانەی دیکەیە تیر و پشکیان بۆ دەکەین بۆ هیوایی کە دیارە زۆر نین ئەوانەی کە وەڵامی ڕاستیان بەدەستێنە وەڵامی ڕاستی پرسیارەکەشمان پێغەمبەر موسا بوو کە زۆرترین ناو لە ناو پێغەمبەرانەی کە ئادەم موسا محەممەد درودی خوا لەسەر بێت لە قورئانە 134 جار ناوی هاتووە پێغەمبەر موسایە وەڵامی ڕاستی هەموو پەیوەندی تەلەفۆنەکانیشان پێم وایە هەموو وەڵامیان ڕاست بوو بۆم کەشفکردن ئیدی تۆ بۆ ئینشەڵا سبەینێ تیر و پشیان بۆ دەکەین لە پەیامی ڕۆژ و سبەینێشت لە کاتژمێرنەوە لە پەیامی ڕۆژ لە خزمەتتانە دەبین بەرنامەی سبەینشمان تایبەتە بە جەژنی پیرۆزی ڕەمەزانەوە بۆی کە سێم ڕۆژ کاملکەین زۆر سپاس بۆ بینەریتان بە بەرەمەی کاگۆشمان کۆتایی با پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان دێنین سپاس بۆ بینەریتان فەرموو کاگۆشمان سرداری مال جوانەکەی سەرداری کانی بۆ چەناڵێنی هەتا بەیانی بۆ چەناڵێنی هەتا بەیانی هیچ کەس ناتوانێت تا ڕۆژ بناڵێ مەگەر عاشقی دیوانەی خاڵی وەرە هەردووکمان ناڵەمان یەکخەین ناڵەمان یەکخەین بەڵکو بە مێشقە نیشتیمان سەرخەین نیشتیمان سەرخەین شوق ڕوخسارەیەم ناڵێ من لە شەوق ڕوخسارەیەم ئاگم لە دووری ئەو دیدارەیەم ئاگم لە دووری ئەو دیدارەیەم ئەوە من دیارە بۆ یارە ناڵەمان یەکەین ناڵەمان یەکەین بەڵکو بە مێشقە نیشتیمان سەرخەین
هي